ئەو کاتتان باش بەڕێزان. ئێمە لەسەر ماوعیدی خۆمان دەست پێ دەکەین. ڕەنگە برادران هەندێک تاخیر داخل دەبن یان کێشەیانەیە، بەڵام ئەمە لەبەرەوەی تۆماری دەکەین، کێشەمان نییە. دەکرێت ئەوانەی بەشی یەکەمیان لە دەست بچێ دوای لە تۆمارەکە سەیری بکەنەوە، بەڵام هەر حەزمان لێ لە ماوعیدی خۆمان دەست پێ بکەین. خۆشحاڵین لە شێوێکی تر لە وێبینارە بەردەوامەکانی ئەکادمیای مێگا مایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە لە زنجیرە چاڵەچەکانی کە هەر جارەی لەسەر تەوەرێک، هەر جارێک لەسەر بابەتێکی هەنووکەی یان بابەتێکی تایبەت بە پەروەردە ڕاهێنان ڕاوێژکاری کە پەروەردە بەمانە فراوانەکەی هونەر و ئەدەبیش دەگرێتەوە. وەک دەزانن ئەکادمیای مێگا مایند پلەس چالاکیەکانی خۆی زیاتر چڕ کردوتەوە لەو سێتەوەرە، بەڵام ناو بەناوە کەسایەتی و ڕۆشنبیرانی کۆمەڵگاش داوت دەکا بۆ باسکردنی یەکێک لەو دیاردە و لەو ڕەنگە بابەتانەی کە پێیوەستە بە ژیانی هەموو کەسێک. ئەمە ڕەنگە بەم دواییە هەندێک قسە و باس لەسەر هونەری کوردی بە شێوەیەکی گشتی کراوە، بە تایبەتی لە هونەری گۆرانی لەوێشدا کە دەبێتە چەند بەشێک باس لە شعری یان تێکستی گۆرانیەکان کراوە کە ڕاجایی زۆر هەیە لەسەری. ڕەنگە هەندێک بە گونجاو نەبوون و ناپەسەندبوونی ئەو بابەتە یان ئەو دەق و تێکست و شعرانەی کە تایبەتن بەکرێنە گۆرانی ڕازی نبن لێ یان وەکو پێویست نەبێ لە قسەمان لەگەڵ برای بەڕێز شاعری بەناوبانگی هەموو کوردستان و شاری هەول بەڕاستی ئەزمونێکی زۆری هەیە لە بواری شعری گۆرانی، جگەلەوەی وەکو توێژینەوە وەکو کە قوتابی زانکۆ بۆ توێژین سەر ئەو بابەتەوە بۆ، بەڵام لەلایەن ئەو بابەتە بپرسین تاکو سندنی لیریک و شعری کوردی بخاتەر و دوای ئەوە ئەو کەم و کورتیانە یان ئەو ئالنگاریانەی کە تووشی ئەو لایەنەی گۆرانی کوردی بووە کە شعری گۆرانیە باز بکە، پاشانیش بەپێی ئەزمموی خۆی ئەو چارەسەرانەی کە پێی وایە ڕەنگە ئەو دۆخە نابارە یان ئەو دۆخە نەخوازراوە بەرەو ئاقاری باشتر بوون ببە. کاک سەرکەوت ڕەسوڵ ڕەنگە پێویست نەکا ئێمە پێناسەی بۆ بکەین، بەڵام بۆ ئەوانەی کە ڕەنگە وەک پێویست ناسی بێ، ناوی تەواوی سەرکەوت ڕەسوڵ ئەحمەدە، موالیدی 1970 52 ساڵە، تەمەنی درێژ بێ، لە سەیداوەی هەولێرە لەدایک بووە، بڕوانامەی بەکەلۆریۆسی لە بەشی زمانی کوردی لە کۆلیژی پەروەردە لە زانکۆی سەلاحەدین بەدەستهێناوە. لە ناوەڕاستی هەشتایەکانەوە ساڵی 1970ەکانەوە دەستی داوەتە شعر نووسین. سێ نامیلکەی شعری بڵاو کراوەتەوە بە ناوەکانی فاتەشێت و یادنامە و پایزەیات، هەروەها 6 CD بەدەنجی تۆمار کراوە بڵاو کراوەتەوە. تا ئێستا زیاتر لە 200 لە شعرەکانی کراون بە گۆرانی و تەنانەت جگەلەوە 15 ئاوازیشی داناوە بۆ هونەرمەندانی بەناوبانگ
کە لە چەندین کەناڵی تیڤی و رادیۆیی و ڕۆژنامە و گۆڤایش کاری ڕۆژنامەوانەی کردووە زۆر لە فستیڤاڵە ئەدەبی ڕۆشنبیریەکانیش بەشدار بووە ئێستا لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان داوام دەکا وەکو گوتمان زۆر لە گۆرانیەکانی زۆر لە شارەکانی کراونەتە گۆرانی لەلایەن گۆرانی بێژە زۆر بە ناوبانگەکانی کورد و کوردستان و لە سەروی هەمویان مامۆستا زیاد ئەسعەد و زەکەریا عەبدوڵڵا و دانا عەبدولجەبار محەممەد عەزیز بڵند عەبدوڵڵا شەوقی فەتاح سەباح نووری عەزیز سەلام کامەران ساڵح و زۆری تریش پێمان وابوو کاک سەرکەوت ئەم شەو دەتوانێت تا حدێک باسی ئەو ڕەوشەی شعری گۆرانی کوردیمان لێ بکە هەرچەندە باسی ئەومان کرد نامانەوێت وەبینارەکە زۆر زانستی و ئەکادیمی بێت دەمانەوێت بەپێی ئەزمموی خۆی باسی ئەو بابەتەمان لە بۆ بکە بە تایبەتی ئەگەر پێداچنەوەیکی مێژووی دوای ئەوە ئەو ئالنگاری و کەموکوتیانەی کە ڕەنگە بەرچاو دەکەوێت پاشانش ێک لەو چارەسەرانەی کە لە لای بەڕێزیان هەیە باسی بکە زۆر باش دەبێت وەک دەزانن چاڵەکیەکانی ئەکادیمیا خۆی بەگشتی 90 خولەکە عادەتەن لە نێوان 40 بۆ 45 خولەک دەدەی ناو کەسەی کە داوت کرا قسەی خۆی بکە پاشان دەرگای گفتوگۆ واڵا دەکەین دەکرێت ئێوەی بەڕێزیش بە سێ شێوە بەشدار بن لە پرسیارکردن و یان خستنە ڕووی سەرنجەکانتان ئەوانش لە ڕێگەی چات بۆکسی ئەو زوومە دەتوانن پرسیارەکانتان بنووسن دوای ئەوە ئێمە ئاراستەی کاک سەرکەوتی دەکەین پاش ئەوە دەکرێت دەستت بەرزکەوە ئەگەر کۆتایی قسەکانی تەواو بوو مامۆستا دەکرێت دەستت بەرزکەوە ئێمە ڕێگەت پێ دەدەین مایکت بکەوە تاکو بتوانێت پرسیار و سەرنجەکەی خۆت بە دەنجی خۆت ئاراستەی بکەیت هەروەها جگە لە تۆمارکردنی ئەو وێبینارە بە تەواوی لە سەرتاوە تاکو کۆتایی دواتەش لە یوتیوب بڵاو دەبێتەوە هەر لە پیجی ئەکادیمیای مێگامایند پلەسیش لە فەیسبوک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕاستەوخۆ ئەو وێبینارە دەگوازرێتەوە ئەگەر کەسێک نەیتوانی لەبەر هەر هۆکارێک لە زوومەکە لەگەڵمان بەشدار بێ دەکرێت لەوێن دەرێت لە کۆمنت پرسیار بکە ئێمە برادرانی ئێمە لە فەیسبوک دوای پرسیارەکان بۆ ئێمە دەنێرن و ئەمەش ئاراستەی مامۆستا سەرکەوتی دەکەین کاک سەرکەوت وا بزانم کاتەکە زۆر بە مقدمە و بەوە سرف نەکەین استفادەی لێ بکەین ئێستا لە لای من نۆ خولەکە جەنابەت دەتوانی دەست پێ بکەی ئێستا مایکەکەت کرایتەوە و ڤیدیۆیەکەشت کرایتەوە ئەگەر دەتوانی دەست پێ بکەی کاک سەرکەوت زۆر سپاس دەکەم دکتۆر جوان سڵاو و ڕێزم هەیە لە بۆ جەنابەت سپاس لە بۆ ئەزمونە نوێیە هیوادارم بەس ڕسمەکەت دیار نییە کاک سەرکەوت دەنگت زۆر باشە بەس ڕسمەکەت دیار نییە ئەگەر مایک کامێرەکە بزانە یەک دەخەوا کامێرەکە چی بکەمەوە بزانم لای مە کرایتەوە کامێرە و مایکت کرایتەوە بەس ڕسمەکەی نابینی ئێستا دیار نییە زانم ئەوە ئێستا ستۆپم کرد با دووبارەی کەینەوە ask to start video ئێستا دکتۆر ناوەڵە ڤیدیۆەکە دیار نییە لای من نازانم کێشەیەک دەبی هەبێ لە لای من کرایتەوە ئێستا لە شاشەی خۆم دەبینم وەڵات لە لای من دیار نییە کاک شەماڵ ڤیدیۆەکەی دیار نییە لای مە ڤیدیۆی کاک سەرکەوتی دیار نییە نازانم بەڵەو لە لای منیش کرایتەوە وەکووە ئەو بەشداربوانش دەڵێن دیار نییە بە تازە تەجروبەمان کرد کێشەی نەبوو یەک دەخەباتە زووەشی بکەم و ئێستا دەنگ چۆنە دەنگ باشە دەنگ زۆر باشە بەس ڕسمەکە دیار نییە زانم ئێستا بخوا ئەگەر لای خۆت دەکرێت دەربچی بچێ دەرێ و بێەوە مامۆستا سەرکەوت باشترە یان لە زوومەکەی بچێ دەرێت جارێککە داخل بیەوە باشە بەسەر چاو یەک دەقە چاوت
بەڕێزان مەسەلەی گۆرانی و با بڵێن شعری گۆرانی کوردی بابەتێکە زۆر قسە و باس هەڵدەگرێت ڕەنگە نەتوانین بە 1 ساعت یان بە وێبینارێک باسی بکەین بەڵام هەر پێمان باش بوو یەکێک لە تەوەرەکانی چالاکیەکانمان بخەینەوە چکە بەڕاستی هەست دەکەی ینی وەکو پێویست گۆرانی کوردی هەم لە ڕووی زۆر باشە مامۆستا بەخێر بێەوە زۆر سپاس دەکەم دکتۆر وەکو پێویست گوتمان گۆرانی کوردی لەلایەن خەڵکیەوە لەلایەن کۆمەلگاوە گلەی زۆری لەسەرە یەکێک لەو تەوەرە گلەیەکان ڕەنگە شیعرەکەی بێ یان تێکستەکەی بێ مامۆستا سەرکەوت ئێستا بەسەتا هاتیەوە هەندە قسەم کرد بە شێوەی گشتی جەنابەت دەتوانین دەست پێ بکەی ئێستا کاتەکە لە بۆ جەنابەتە فەرموو زۆر سپاس دەکەم دکتۆر گیان سپاس لە بۆ جەنابەت ڕێز و خۆشەویستیم لە بۆ هەموو ئەو برادرانە هەیە کە گوێیان لێمانە و دواییش دەمانبینن دیارە تەوان ئەزمونێکی نوێیە بە نسبەت من کە ئەوها بە ئۆنلاین قسام بکەم بەڕاستی هیوادارم بتوانین پایانی خۆمان بگەینین بتوانین شتێک باێنە سەر شتێک لەبەرەوەی هەر وەکو گوتم ئێستا و پەرۆ پێشچوونە تەکنۆلۆجیە ڕەنگە هەموو کەس هەزمینەکە یەک بەخۆمە من زۆر دەی شارەزانیمە بەڵام دەستخۆشی لە جەنابەت دەکەم دکتۆریندات کە ئەو بانکێشتت بۆ من نردوودی هیوادارم ئەو شەو بتوانین تاوتوێ بکەین خاڵ لەسەر حرف دابنین بۆ هەندێک مەسەلە سڵاو خۆشەویستیم لە بۆ هەموو ئەو کەسانە هەیە کە دوایی ژێمانێ دەگرین یارە مەسەلەی گۆرانی هەر لە هەڕەتی مێژووی مرۆڤایەتیەوە هەر لەو کاتی کە مرۆڤ لاسایی سروشتی کردوێتەوە بۆ ئەوەی کە ناخی خۆی هەڵبخاتن یان ئەو کەفوکوڵەی کە لە ناو دەرونی خۆیدا هەیە هەڵی ڕێژێتن سەرەتا بە دەنجی سروشت بە لاساییکردنەوەی سروشت دەستی پێکردووە تاوەکو زمان پەیدا بووە زمان وای لێ هاتیە کە جێی ئەو لاساییکردنەوە بگرێتن و بەدەم ئاوازێک لە لایلایی منداڵەوە دەستی پێکردووە لەوەتەی کە مێژوو تۆمارکراوە ئەوەی کە ئێمە پێی ئاشنا بووینە لەلایەن سۆمەڕیەکانەوە گۆرانی گوتراوە مۆسیقا هەبووە شعر هەبووە تەمان دەقی گەلگامێش یەکێکە لەو دەقانەی کە لە مێژووی مرۆڤایەتی بە تاکە دەق دادەنرێتن کە نووسراوەتەوە و دەوڵەمەندە بە باس لە هونەر و لە ئەدەب هەر خۆی لە خۆیدا تێکستیشی ئەدەبی نەمرە لەو سەردەم تاکە ئامێرێکە بۆ ئێمە مابێتەوە لە میانی ئەو نووسرا و ئەو وێنانەی کە لەسەر خشتە سوورەکانەوە هەڵیان کەندووە کە ئاوازیان گوتیە بەدەم ئامێرێک کە پێی گوتراوە هاڵ یان قیسارە بە عەرەبی ئەوە لەو سەردەما دیارە سوسێتی تایبەتی خۆی هەبووە بۆنەی ئاینیان هەبووە گۆرانی تاچیان هەبووە تا سەردەمی بابلیەکان و تاوەکو دەگاتە سەردەمی یۆنانیەکان کە پێم وایە لە سەردەمی یۆنانیەکان مانای لیریک پەیدا بووە لیریک لە لای ئەوان گۆرانی گوتنی جەماعی بووە گۆرانی گوتنی تاک بووە گۆرانی گوتنی جەماعی لە بۆ بۆنە با بڵێن بۆنەی جەنگ و بۆنە ئاینیەکانیان کە گۆرانی جەماعیان گوتیە بەدەم شەعر و بەدەم مۆسیقاوە ئەوانیش ئەو دەم دیارە ئامێری هارپیان هەبووە ئەوانیش بەدەم فلوت و بەدەم ئەو ئالەتە هەواییانەی کە بەکاریان هینایە شعریان خوێندێتەوە جیا لەوەش شعری تاچیان هەبووە کە گۆرانی پێگوترایە کە گۆرانی بێژ بەخۆی بە لەحنێکەوە گوتێتی نامەوێت مقدمەشی درو درێژتری بدەمێت تاوەکو وەختەکە زیاتر نەبین
دێمە سەر گۆرانی کوردی کە بە بڕوای من گۆرانی کوردی هەروەکو چۆن لە بڵێن ژیانی مرۆڤانەمان هاوبەشی لەگەڵ مرۆڤایەتی لە گۆرانی وتنیش بە بڕوای من هاوبەشین و لە سەردەمی زەردەشتیەکانەوە دەست پێ دەکەم کە بەدەم تەمبورەوە دەقەکانی گاتاکانیان خوێندووە دیارە مەقاماتیشیان هەبووە و دیارە تەمبور لەلایەن ئامێرێکی کاک سەرکەوت لای من نەما نازانم نە ڤیدیۆیەکە نە دەنگەکەش انشاڵڵا کارە باش نەبڕێ کاک سەرکەوت دەنگت نەما هیچ نەما لە لای من ئەلۆ کاک سەرکەوت دەنگت نەما نازانم دەبی کێشەی کارەبابی زۆر باشە هەتا کاک سەرکەوت دێ ئەگەر کەسێکی بەڕێز دەیەوێت قسە بکە ئەوانەی کە بەرن حەزمان لێیە ڕەئی خۆیان دەربڕن دەبینم کاک ئیسماعیل لێرەیە کاک ڕەفعەت لێرەیە مامۆستا نێچیروان لێرەیە ئەگەر کەسێکیان دەیانەوێت قسە بکەن هەتا کاک سەرکەوت دێتەوە سوپاسیان دەکەین کاک ڕەفعەت دەتەوێت قسە بکەیت کاک ڕەفعەت کاک ڕەفعەت خێر بوو کاک ڕەفعەت ئەگەر بتەوێت قسە بکەی مایکەکەت دەتانی بکەیەوە بەڵێ فەرموو سڵاتان لێبێ سلااو لە جەنابشت واللهی بە هیچ ئامادەکاریەکەم دکتۆر دەزانم جەنابەت شاعری باش دەنووسی ئەگەر قسەیەک تێ لەسەرەوە بابەتەوە وەستمەوە و سود لەوە کاتەکە وەرگرین هەتا کاک سەرکەوت دێتەوە سەفەر والله ئیدی من حەزم دەکرد شیعری گۆرانی کوردی مواسەفاتی دەبێت چ بێت ئەمن زیاتر حەزم دەکرد گوێ لە کاک سەرکەوتی بگرین چونکە ئەو زیاتر لە بوارەکەدا دەستی هەیە و شارەزایی هەیە بەڕاستی من هەندێک لە شعری گۆرانی هەندێک دوورم بەڵام بە شێوەی گشتی ئەوەی کە من ببینم لە کوردستان بە تایبەتی شعری گۆرانی بەڕاستی شاعیرە گەورەکان هەندێک لێلاتەری بووینە نازانم ئەو جۆ هۆکارەکەی چییە زیاتر
کۆمەڵێک شاعری دیکە هاتوونەتە پێشکە بەڕای من کەلیماتەکان و لە ڕووی داڕشتنی شعرەکان تا ڕادەیەکی زۆر لاوازە و پەیامی کەمتر پێەیە برێن پەیامت بیکە برێن هادف بیتن یاخود شتێک سوودێک بە کۆمەلگا بگەینیتن یاخود سوودێک بە تاچی کۆمەلگا بگەینیتن بۆیە بەڕاستی پێویستی بە مڕاجعەیەکی زۆر گەورە هەیە و کەسانی وەکو کاک سەرکەوت بەڕاستی جێدەستیان دیارە جێپەنجەیان دیارە بۆیە ئەوانە بەڕاستی پێویستە قسەیان هەبێ پێویستە پەیامیان هەم ئەپدەیتیان هەبی لە بۆ ئەو بابەتە کە بەڕای من دەتوانن شتیواژ بکەن و ئەو سینیارەش ئەو یان ئەو بابەتێک کە ئێستا دەیانەوێ باسی بکەن قەنەعەت دەکەم یعنی شتی زۆر زۆر باشی تێدا بیتن بۆیە من چاوەڕێ دەکەم بڵێ دکتۆر دەستت خۆش بی ماوەستا ڕەفات زۆر زۆر سپاس ڕاستە بەڕاستی کەسانی وەکو کاک سەرکەوتە ئەوانەی کە بەناوبانگن بە شعری گۆرانی کاک عەبدوڕەحمان بێلافە ڕێدار سابیرە محەممەد ئیسماعیلە مەجموعەیەکی زۆرن ئەوانەی شعرەکانیان زۆر کراوەتە گۆرانی هەرچەندە شعرە کلاسیکیەکانیش لە زۆر کەسەوە کراون بە گۆرانی بەڵام مەبەستمان و سەرکەوت بەخێر بێەوە شاعرە کلاسیکیەکان خێر بێتەوە هەر قسەکانمان بەردەوام کرد لەگەڵ ڕەفعەتی لێرانە کاک سەرکەوت دەتوانین دەست پێ بکەیت فەرموو بەردەوام سپاسان دەکەم داوای لێ بردن دەکەم تەوان لە بینەرانمان لە گوێگرانمان دیارە لە قۆناغی زەردەشتەکان کە بە مەهدی حەزارەت و مەهدی باوڵێن سەرەتای دینەکان دینی تەوحیدی دادەنرێ لەلایەوان هونەر شتێکی پیرۆز بووە بە تایبەتی شعرەکان گاتاکانیان لەلای پیرۆز بووە بە دەم کەمبورژەنینەوە ژەنێکیان و دیدی توانیتیان ڕۆحی خۆیان لەناو ئەو ئاواز و ئەو گۆرانیانە بەرجەستە بکەن پاشماوەشیان ئێستا لەلای یارسانەکان زیاتر ڕنگ دەداتەوە و با بڵێن هەستی پێ دەکرێتن ئێستا کە لە ئێران مناسباتیان هەیە بۆنەی تایبەتیان هەیە بەدەم تەمبورژەنینەوە ئەو شارانە دەڵێنەوە گۆرانی کوردی هەتا وەکو ئەو کاتێک کە دەگاتە سەر تۆمارکردن ئەوان پەیدا دەبیتن هەر بە سینگ لە بۆ سینگ گوازراوەتەوە تاوەکو لە بە بڕوای من لە کۆتایی 1970ەوە تاوەکو دەگاتە بدایەتی 1970 لە قەرنی 20م گۆرانی کوردی تۆمار دەکرێتن هیچ مۆرچێک هیچ لێکۆڵینەوەیکی لەسەر نەکراوە کەس باسی نەکردووە و بە تایبەتی شعری گۆرانی ڕەنگە گۆرانی قسەی لێکرا دیتن لە باس و خواسی مەجلیسان بەڵام هیچ تۆمارێکمان نییە کە باسی لێکرابی لێکۆڵینەوەی لەسەر کرا قۆناغی تۆمارکردنی قەوان کە بەشێکی زۆر کەمی لە بەردەستی مەژدایە بەڕاستی ئەو کۆمپانیایانە کاتی خۆی کە قەوانیان تۆمار کردووە دیارە بەشێکی زۆر کەمیان لێدە بڵاو کردیتەوە هەمیان بردێتەوە وڵاتی خۆیانیان پاراستوتیان بەو دوایە شەریکەی بە ئیزافۆن هەندێک قەوانی باوڵین کارێزاغا و سەی عەلی ئەزغەری کوردستانی ئەوانیان بە ئێمە ئاشنا کردەوە دیارەوەش باسێکی دیکەیە کە پێویستی بە لێکۆڵینەوە و بنکۆڵکردنی ئەو ئەرشیفەیە کە لە قەوان تۆمارکراوە بەدەستی ئێمە نەگەیشتۆ زۆر کەمیشە دەگەینە سەر قۆناغی تۆمارکردن و ڕادیۆ کە بە بڕای من ئەوە بازێکی زۆر گەورەی داوە لەوێەوە ڕاچەنینێکی نوێ دروست بووە بەرامبەر بە شەعر بەرامبەر بە سرود کە سرود بە بڕای من زۆر دەبن کاریگەری وڵاتانی دەوروبەرمان بۆ بە تایبەتی سرودی کوردی لە بن تاسیلاتی سرودی تورکی بووە ئەو سرود و گۆرانی گوتنە دەکەوێتە قۆناغێکی تر کە لە ناوەڕاستی سیەکانەوە لە بیستەکانەوە دەست پێ دەکاتن پیرەمێردا کۆمەڵی خەڵک کە
لە دەرەوە ژیانە وشیاری ئەویان هەیە کە چۆن بتوانن گۆرانی بایانە ناو کۆمەلگای ئێمە و پەیامی خۆیان پێ بگەین. تا دەگەینە قۆناغەکانی ڕادیۆی بەغدا کە لە بەبڕوای من ڕادیۆی بەغدا دەتوانم بەڵام دەستپێکیشی نوێیە بۆ لێتوێژینەوە لێکۆڵینەوە قسەکردن لەسەر گۆرانی بە ئاوازت بە شعرت بە مۆسیقات. لەوێەوە مامۆستا عەلی مەردان دەستێکی باڵای هەبووە لەوەی کە دەستی هونەرمەندان بگرێتن و وشیان لە بۆ هەڵبژێرێتن و شعری باشیان لە بۆ هەڵبژێری بتوانی بیان هەیەتە سەر ڕێچکە ڕاستەکەی خۆی بە تایبەتی لە ڕووی سەلیقەی هەڵبژاردننی شعرەوە. دینە قۆناغی هەفتایەکان هەتا هەفتایەکان کە بە بڕوایە من سەردەمی زێڕینی گۆرانی کوردیە نەوەیەک پەیدا دەبێتن کە نەوەیەشی ئەکادیمی نیچە ئەکادیمی و سەماعیەکان وەکو ئاوازنەر وەکو مۆسیقی وشیاری هەڵبژاردننی شعریان هەیە، یعنی گۆرانی دەبێتە سەنعات لەلایەن دروستکردن. زۆربەی زۆری گۆرانیەکانی پێشترێ بەر لە پەیدابوونی تیپی هونەری هەولێر و تیپی هونەری سلێمانی زیاتر پیشەکان حەفەوی بووە. گۆرانی بێژ بە خۆی شعری لە بۆ خۆی هەڵبژاردیە، یان بە خۆی لە بۆ خۆی دانایە، یان کەمتر قازانز لە شعری کلاسیک کراوە لە بۆ نمونە. بە بڕوای من ئەو دوو تیپە زۆر زۆر تەعاملی شتایبەتیان لەگەڵ شعری گۆرانی کردووە و ئاوازی باشیان دانایە. تا دەگەینە ڕاپەڕین بە بڕوای من گۆرانی کوردی سستیەکی لە بینی 80 تا 90 تێدەکەوێتن کە دیارە مەسلەی داپلۆسینی حکومەت و ئەو ڕقابەی کە دای نابوو ئەو شەرت و مەرجانەی کە لەسەر گۆرانی دادەنا و گۆرانی لەسەر سەردانی بڵێ ئەو شتانە دیارە ڕێگر بوو لەوەی کە گۆرانی کوردی بەو نەمەتەی ساڵی هەفتەیەکان بەرەو پێشبچێتن تاوەکو ڕاپەڕین لە ڕاپەڕینەوە دیدی ئێمە سەرەتایەکی نوێ بۆ ئێمە دروست بوو، توانیمان تەلەڤیزیۆنی خۆمان بڕێ و بین توانیمان دەستگای هونەری دابمەزرێ تیپەکان دەورەشی باڵایان هەبوو. بەڵام ئەوەی کە جێگلەیە وشیاری شعری وشیاری هەڵبژاردننی شعر زۆر بەدەگمەن لەلایەن گۆرانی بێژانەوە بەدی دەکرێتن. لەو سەردەما قازانج کەم لە شعری کلاسیکی کرایە ڕاستی کە شعری کلاسیک بە بڕوای من ناوڕۆک و هەڵگری سیمای لیریکە بە درنگانێکە مەجموعە هونەرمەند قازانجیان لە شعری کلاسیکی کردیە. دیارە پێشترش هونەرمەندی کە هەبوونە دڵچیان بۆی کردیە کە شعری کلاسیک دەتوانی ببێتە مایەی ئەوەی کە ئەو فەراغیان لە بۆ پڕکاتەوە پەنایان لە بۆ بگیە. زۆر هونەرمەندی زۆرمانەیە ئەگە نمونە لەوانە قادر زیرەک بینینەوە گۆرانی بێژی دیکە پێویست ناکە ناوی هەر هەمیان بینین. کێشەی هەرە گەورەی ئێمە لەگەڵ شعری گۆرانی کوردی ئەوەیە کە بەڕاستی لەسەر سێ ئاستا ئاستی مامەڵەکردنی ئاوازدانە لەگەڵ شعر، ئاستی مامەڵەکردنی هونەرمەند وەکو ئەداکردن، ئاستی مامەڵەکردنی مۆسیقی. هەردەم شعری گۆرانیان بەوە تێگەیشتێ کە ئیشەکەی تەکامل دەکات لە بۆوان، نەک بێن وەکو بنچینە وەکو بناغا تەمەشای بکەن و ئاواز لەسەر شعر هەڵبچن و مۆسیقای شعر بکەنە مۆسیقای گۆرانیەکە، یان ئەداکردنی گۆرانی بێژەکە ببێتە بنچینە لە بۆ شعرەکە. ئەوە یەک لە ئیشکالەکانی هونەرمەندانی ئێمەیە بە بڕوای من. هونەرمەندی ئێمە وشیاری شعری زۆر بەدەگمەن هەبووە، شعری خراپیان هەڵبژاردووە. یەک لەو ئیشکالیانە ئەوەیە کە ئەو وا هەز دەکا شعر دەبی بە تایبەت دەبۆی بنووسێتن و لەسەر داواکاری ئەو بنووسێت دەبۆ قەزیەکانی هەم کەسی بە بڕوای من ئەوەی کە ئەو بە دوایدا دەگەڕێ ڕەنگە لە دیوانەکانی پێشتر لە دیوانە شعرەکانی پێشتر شتی زۆر زۆر جوانی تێدا بە تایبەتی لە کلاسیک و لە شعری دوای قۆناغی کلاسیک هەتا لە نیو کلاسیکیش. ئێمە ئەو ئیشکالیەتە لایەزالیش بەردەوامەوە ڕاستی، یعنی شعر بەڕاداندان شتا ئەمە لەسەر دوو بابەت هەیە کە دەبێ کە باسی شعری گۆرانی دەکەین وەکو سەنعەت دەبی باسی دوو شت بکەین. یەکیان ئەو شعرەیە کە لەسەر ئاوازدار بێ لەگەڵ ئەو ئاوازەیە کە لەسەر شعردا. لە لای خۆمە من ڕێی خۆم وایە
کە دائیمەن ئاواز لەسەر شعردان باشترە عادەتەن کە شعر لەسەر ئاوازدانرا دەبێتە هۆنینەوە دەبێتە ئیشێکی سەنعەتی وشە ڕیسکردن هەت ئەو مانایە ناداتن کە شاعر بە ئیسراحەت شعرەکەی نووسیوە هاتووە بە هەموو قەنەعەتی خۆی خەیاڵ خۆی تێدا بەرزەستە کردووە بڵاوی کردوتەوە ئەوجە ئاوازدانەرێک دێتن شعری لە بۆ دادێتن عادەتەن ئەو گۆرانیانەش بۆ بڕوای من سەرکەوتوترن یەک لە کێشە هەرە گەورەکانی ئێمە شعری کوردی زۆر قۆناغ لە پێش ئاوازدانانی کوردیە ئاوازدانەری ئێمە بە هەموو شعرێکی ناوێری بیکاتە گۆرانی بە تایبەتی شعری ئازاد کە لە کاتێکدا ئێمە لە ئاوازدانان پێویستمان بە وەزن و بە قافیە هەیە کە وەزن و قافیەژە ناو شعری ئازاد و شعری سەربەست و ناوی چی لێدەنێت هەیە بەڵام لەبەر ئیقاع گۆڕین دەسەڵاتیان بەسەریدا ناشێتن لای من دەوێ وەز بە حازرەکەی بکەوتە بەردەستی کە سێ کۆپڵە شعر هەمووی قافیە و وەزنەکەی پێکەوە بیتن و ئەو ئیشی خۆی لەسەر بکاتن یعنی ئیشەکەی لە بۆ ئیش بەڕێکردنە لە بۆی چاڵە نەغەمیەکانی خۆی بە وشە پڕ بکاتەوە ئەوە دەمێنێتەوە سەر ئەو وشاریەی هونەرمەند تەوان زۆر هونەرمەندمان هەیە کە دەستێکی باڵایان هەبووە لەوەی کە تەعاملیان لەگەڵ شعری زۆر قورس کردووە پرسیارە دێتە پێشێ ئایا هەموو شعرێک دەبێتە گۆرانی بەڕێی منەوە ڕێی کۆمە پێم وایە هەموو شعرێک دەبێتە گۆرانی لەبەرەوەی هەموو شعرێک ئیقاعی تێدایە هەموو ئیقاعێکیش حیزێکی زەمەنی داگیر دەکاتن بەو پێ بیتن دەکرێتە گۆرانی بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا دەبێتە گۆرانی سەرکەوتوو بە بڕوای من مەرز نییە مەرز نییە هەموو شعرێک کە دەبێتە گۆرانی بێتە گۆرانی سەرکەوتوو هەندێک ئەزمموی بەرچاومان هەیە لەوەی کە بەڕاستی شعری زۆر قورس کراوەتە گۆرانی هیچێک لەوانە لە دوای ڕاپەڕین کاک ئامانزغازی دەستی لە بۆ کۆمەڵک ئیشی مستەحیل بوو کە پەخشانە شعری کردە گۆرانی دەقی کۆچوباران کە دەقی بلای بەڕێزم کات کەریم دەشتیە شعرێکی زۆر دوور و درێژ بوو 35 دقه بووە بزانم ئیشی تێدا کرد گۆرانەکە مومیل بوو گۆرانەکە بێزار دەبوو تێدا بەڵام ئیشی خۆی تێدا کرد وەکو لەحن دەسەڵاتی ئاوازدانانی خۆی تێدا بەرزستە کرد کۆمەڵک ئەزمموی دیکەشکە کاگامانز تێیدا وەکو ڕەچە شتێنە پێم وایە نیوە خوازانە مامەڵی لەگەڵ ئاوازدانان و لە تێگەیشتن لە بۆ شعر کردیە بە وشیاریەوە شەری هەڵبژاردیە یەینە قۆناغی هەندێک گۆرانی کە بە بڕوای من عەدنانکەریم مامەڵەکی وشیارانەی لەگەڵ شعری کلاسی کردووە یان کاک دیاری قەرەداغی کە لە چەند تێکستێک هاتووە گۆرانی دروست کردووە بۆنی خاک گۆرانی بۆنی خاک بۆ بزانم یەک لەو گۆرانیانەیە کە چەند شعرێکی یەک داوە گۆرانیەشی جوانی پێ دروست کردووە ئەوە وشیاری گۆرانی بێژە کە دەزانی شعرێک هەڵدەبژێرێ بینایەی ئیشەکەی خۆی لەسەر شعر دەکاتن نەک ئاوازێک بینیتون بێتن شعرێکی لە بۆ دابنێتن بە شاعیرەکە بڵێ ئەو شعرم دەوێتن بەقەدەر ئەو لەحنەی کە دام نابی لێی دەربچێت ئەزمموی کە عەدنانکەریم لە بۆ دانانی ئاواز لە بۆ چامەکەی ناڵی و سالم بە بڕوای من شتێکی نکۆڵی لێ نکراوە شتێکی زۆر زۆر نازدارە کە تعبیر لە وشیاری شعری کە عەدنانکەریم دەکاتن و لەگەڵ ئەوانەی کە ئاوازیان دوور و درێژی ناکەمەوە دەمەوێت بێمەوە سەر ئەسڵی مەقسەد کە پەنجە لەسەر کێشەکاندا بۆ میلەتیشی وەکو ئێمە کە دەستگای هونەریمان نییە کە وڵاتیشی سەربەخۆمان نییە پاراستنی ئاواز و ئەو شعرانەی کە دەکرێتە گۆرانی زۆر زەحمەتە لە بۆ میلەتیشی وەکو ئێمە چی بکەینەوە بە بڕوای من ئێمە دەبی لە لاوەکو حەیران دەست پێ بکەین ئەو دەقانە ئەو میلۆدیانە بە نۆتە بکەین و بیپارێزین ئەوە یەک لە شتەکانە کە بە بڕوای من دەستپێکەشی زۆر زۆر باش دەبیتم وەکو گۆرانی وەکو ناوەڕۆکیش وەکو شعر چکات و بەڕاستی حەیرانت هەیە حەیران پەخشانە شعرە لە میلەتانی دەوروبەری خۆمان
هەتا ئێستا دەستیان لە بۆ پەخشانە شەعر نەبردووە. ئەوە یەکێکە لەو هونەرانەی تعزیزیە بەڕاستی. یەک لەو ئیشکالیەتانەی کە هەمان بووە ئەمە پێشتر گۆرانی بێژیان لاوەک بێژیان حەیران بێژ دەبایە بەخۆی کەلیمات بۆ خۆی دابنێ، یعنی وەکو سەنعات کەسی دووەم و سێم بەشداری لە عملیەکەی نەکردیە، وەکو ئاوازدانە یان وەکو شاعیر. هەتا ساڵی با بڵێن تا ساڵانی قەوان کە قەوان دروست بوو هونەرمەند دەبایە بەخۆی گۆرانی بۆ خۆی دابنێ یان دەقی فۆلکلۆری هەڵبژێری ئاوازەکە شێر بە خۆی دابنێ. ئێمە کە گەیشتنە قۆناغێک کە سەنعەتی گۆرانی دروستکردن دروست بوو، ئاوازدانە ئیشی خۆی زانی، شاعیر ئیشی خۆی زانی، مۆسیقی ئیشی خۆی زانی، هونەرمەندیش ئیشی خۆی زانی، ئەو کاتە کەتینە سەر ڕێچکەی خۆمان. ئەهمیەتی شەعری گۆرانی لەکوێیە بە بڕوای من ڕوحی گۆرانی شەعری گۆرانی چکە پەیامەکە لەوێندەرا ڕەمزەکان ئەو شتێک کە دەتەوێت ئەتونە ناشتی خۆتەوە هەڵ بقوڵێ، چکە لە کۆتاییدا پێناسەی شەعری گۆرانی شەعری ویجدانیە کە لە ویجدانی ئینسانەوە هەڵدەقوڵێتنی لە ناخی ئینسانەوە هەڵدەقوڵێت سادقانە ڕازگۆیانە لە دڵەوە لە بۆ دڵە. گۆرانیە کە لە دڵەوە هەڵقوڵابیتن دڵنیا بە دەکەوێتە سەرزاری منداڵ و پیر و گەنج و پیرێژن و کچی جوانچیلە و ئەو گۆرانی بەبێ ئیجازە دەبووە چکە لە دڵەوە هەڵقوڵات. شەعری گۆرانی زۆر کەس بە چاوێژی کەم تەماشای دەکاتن، بەس بە قەناعەتی من یەکێکە لەو سەنعەتە هەرە قورسانەی کە شاعری ئەوەی کە لە بۆ گۆرانی دەنووسێت، چکە منەوە ڕەت دەکەم بڵێم شاعری گۆرانی هەموو شاعرێک دەتوانێت شەعری گۆرانی بنووسێت، بەڵام ڕەنگە گۆرانی سەرکەوتوونێت. قورسترین ئیش ئەوەیە کە بەڕاستی دەبی گوێی مۆسیقی بوو، هەتا حەدێک شارەزایی لە مەقام هەبیتن، بە تایبەتی گوێی خایاندی لە بۆ ئیقاع و لە بۆ شتی خراپ کە بزانانی ئەو گۆرانی خراپە، ئەوە سەلیقەیە. هەموو شاعرێک ڕەنگە و توانایی نەبی، بەڵام زۆر پێویستە ئەوەی کە خەریکی شەعری گۆرانیە خۆی خەریک کاتن بەوەی کە شتێک دەربارەیان بزانێت. زۆر شت هەیە کە ئێستا ئێمە ڕوبەڕووی بووینەوە وەکو ئیشکالیەت وەکو ملەتێک کە کیانمان نییە، کە دەستگای هونەریمان نییە، بەرهەمەکانمان پارێزی کەوتوینە بەر شاڵاوی ئەو عەولەمەبوون و ئەو پەرت و بڵاوی ئاواز و گۆرانی. ئێستا ناسنامەی ئاواز زۆر بە زەحمەت ئەتوانیت بینێسیەوە لەو پڕی دنیاە لە لاتینە تو گوێ لە مۆسیقا دەبی، گوێ لە گۆرانی دەبی، ئاوازەکەی وەردەگری پاش دێها ساڵ ئەو زە دەناسێتەوە. وەرگرتنی مۆسیقاش وەکو ئیقتیباس وەکو دەق ئاوێزانی کە پێم وایە ئەمانەتیشی تاریخیە تو ئاوازی وەردەگری یان لاسایی دەکەیەوە پێویستە ئیشارەتی پێ هەروەکو چۆن لە شێعر لە ئەدەب کە تێکستێک وەردەگری یان پۆپڵەیەک وەردەگری یان وشەیەک وەردەگری وەستەیەک وەردەگری لەناو ئەدەب دەبی ئەدیبانە تەعامل بکەی و بە حورمەتەوە یان ناوی شاعیرەکەی بینی یان لەناو بەلای کەمی ناوکەوانەی لابنی، بە تایبەتی ئەوانەی کە زۆر شایع ئەم زۆر بڵاو بووینەوە جاری وایە پێویست ناکە ناویشی بینی. بۆ نمونە ئەگەر شعری ئەبوو قاسم شابی إذا الشعب يوما ما أراد الحياة هەتو بێ بە کوردی تعبیری یەکەی زۆر زارەیە لەبەرەوەی خەڵک دەیناستەوە ناویشینێنی مشکلێنە، بەڵام لە ناو کەوانەی دابنی شارەتی پێ بدە. ئاوازدانانی شەروالە ئاوازیش بە بڕوای من ئێمە یەک لە مشکلە هەرە گەورەکانی ئێستامان کەوتینە بن ڕەوتێکی گۆرانی غەربی کە کوێرانە لاسایی دەکەینەوە، هیچ تعبیر لە ڕوحی ئینسانی شەرقی ناکاو بە تایبەتیش کوردیش. لەگەڵەوەی دانیمە بڵێم هونەری غەربی نەبی با هەبی، بەڵام بە ڕوحێکی کوردانە. ئەو چەند ساڵێک کە دەبینم ئەو بەرهەمانی کە تەمان دەمەوێت لێرە باسی دنیای گۆرانی غەربی بکەم، دنیای گۆرانی غەربی لەبەرەوەی گۆرانیەکانیان سەریعە، لەبەرەوەی ئەو بەرەو پێشچوونە تەکنۆلۆژیە ڕای نەگرتینە، گرنگی بەلایەنە معنەوی ڕۆحیەکان نادەن،
زیاتر لەگەڵ جەستا تعامل دەکەن و گۆرانی سەریع لە لایوان باوە هەروەک کەیک ئەوەی وەکو لەفەی سەریع هەمبەرگەر بیخۆ بڕۆ تێر بەو بڕۆ گۆرانیش لە لایوان بوویتە ئەو شتە ناوەڕۆکەی ناوڕۆکیش سنجینی نەماوە کە تعامل لەگەڵ ناخی ئینسان بکاتن و بەرامبەر بە حقیقەتی بوون و وجود و مانای هەبوونی خۆی شتێک بڵێ گۆرانی شەرقی بە بڕوای من ئەسڵە گۆرانی شەرقی تعبیر لە ڕۆح و ماهیەتی ئینسان دەکاتن بەرامبەر بە سروش بەرامبەر بەخوا بەرامبەر بە خۆشەویستەکەی ئەو سنجینیە لەناو گۆرانی غەربی نابینەوە باشە وەکو هونەرمەندێکی کورد کە دێی گۆرانیەکی غەربی دروست دەکەی گۆرانیەک بەس تعامل لەگەڵ جەستە بکە لەگەڵ بۆدی هەڵپەڕین و ئیقاع بێ چ پەیامێک بە ملەتێک دەگەینی کە حەزی لە شتی ڕۆحی و معنویە ئەوە یەک لە ئیشکالەکانەکە تەمان سەنعەتی دروستکردنی گۆرانی دیارە کەلیمات ڕیزکردنە وشە بە وشە ڕیزکردنە هەربینی سەد جار یەک وشە دووبارە دەکات لەناو یەک گۆرانی ڕەنگە هەموو محتەوای گۆرانیەکەی فەحوا و پێکهاتەی گۆرانیەکەی سەد کەلیمە نەبی لەبەر دووبارەکردنەوەی وشەکان ئەو دەیەوێت تعامل لەگەڵ ئیقاعەکە بکاتن ئیقاعەکە سەرنجی خەڵک ڕادەشێشتن و دسمی لەگەڵ هەڵدەپەڕێنی و ڕەقسی لەگەڵ دەکات دانسی لەگەڵ ئەوانەوە لەناو کەوانەیەک هونەری هەندێک وڵات کە بە بڕوای من هەم دنیای غەرب و هەم دنیای شەرقیشی تێدایە یەک لەوانە نمونەی یۆنانە یۆنان دەتوانم بڵێم هەم شەرقی و هەم غەربیشە هەم شت لە بۆ ڕوح بەرهەم دێنن هەم شت لە بۆ جەستە و خۆشی و هەڵپەڕینیش دینەوە سەر ئەوەی کە چارەسەرەکان چییە بە بڕوای من زۆر پێویستە لێکۆڵینەوەی زیاتر بکرێتن لە شعری گۆرانی بەتایبەتی کە من یەک بە خۆم زۆر بەدەگمەن بینیم یەکشێک لەو نیشانەیە کە کردم من لەو کاتێک کە قوتابی بووم لە قۆناغی زانکۆم بەحسی تەخەڕوزەکەم لەسەر شعری گۆرانی بوو کە بە بڕوای من یەک لەو بەحسانە بوو کە زۆر ڕەنجی داوە و تاوای لێهات کە مامۆستا مەحموودزاندار هەزار ڕەحمەتی لێبی گۆشەیەکی لەسەر نووسی لە گۆڤاری هەرێمی کوردستان دیارە بەڕێی ئەو بەحسێکی بەشایانی کرا ماستەر دەزانم لەبەرەوەی زۆر خۆت پێوەمانی کرد شتەکانیش هەموم لە خۆتەوە هەڵقوڵایە پەنجەش لەسەر بگینەکان داناوە کەم و کوتیەکانیش دیاری کراوە دیارە کە دێم باس لە خراپ بەکارهێنانی شعری گۆرانی دەکەم لە لای کورد زۆربەی زۆری غەڵەتەکان ئەو هەڵانە بە بڕوای هەڵی فۆنەتیشینە هەڵی فۆنەتیشی کە شعرەکە لە بز دەکەن لەبەر خاتری ئاوازەکەی زۆر جار هەیە بڕگەیەک دەخوایان وشەیەک ئاودی دەکەیان لە ناوشیاری گۆرانی بێژەکەی شعرەکە بە غەڵەتی دەڵێتەوە هەڵی فۆنەتیشیمان هەڵی واتاسازی هەیە کە بە بڕوای من زۆر وشە هەیە بە واتای خۆی بەکارهێنێتیان بە غەڵەتی بەکار هەندە هەڵە هەیە لە ڕووی ڕستە سازیەوە ڕستەی کوردی دیارە چۆنە بەڵام لەبەر خاتری پێکینانی قافیە زۆر زارەیە ئەمە قوربانیمان بە واتادایە قوربانیمان بە ڕستە سازیدایە یان هەندێک وشە هەیە لە باری فەرهەنگیەوە هەڵەیە بە هەڵە بەکار هاتووە زۆر نمونە هەیە ئەمە لەو بەحسەی خۆم لەبەرەوەی بەحسەکە پراکتیشی و تیوریە بەشی یەکەم تیورە باسی شعری گۆرانی کردیە باسی فەرقی بینی ئەو شعرێکە لە ئاوازی لە بۆ دابێنرێ لەگەڵ ئەوەی کە لەسەر ئاوازدا بێ من ناوم لێ ناوە هۆنراوە هۆنراوە ئەو شعرەیە کە لەبەرەوەی هۆنینەوەی تێدایە لەبەرەوەی ڕیزکردنی تێدایە کە لەسەر ئاوازدا بێ ئەویش طبعاً بە دروستکردنی جەدوەلێک فەرق بینی فەرق ئەو شعرێکە ئاوازی لە بۆ دابێنرێ لەگەڵ ئەو ئاوازێکە شعری لەسەردا بێنرێ لەوێ باسم کردووە بەشە پراکتیشیەکەی ئیشم لە 20 CD کردووە 20 CD گۆرانی بێژان کە شعریان بە خراپی بەکارێنەوە هەر وەکو گوتم لە ڕووی فۆنۆلۆژیەوە لە ڕووی وستە سازیەوە لە ڕووی واتاسازیەوە
لە ڕووی فەرهەنگیەوە هیوادارم لە ماوەیەشی دیکە بتوانم من بچاتی بگەێنم چکە بخۆم خۆم بە کەمتر خەم دەزانم بەڕاستی لە بڵاوکردنەوەی بەرهەمەکانم دیارە سەبەبەکەش وەزعەیە کە تێیداینەکە ئینسان بە بڕوامی سات دەکەوە لەسەر زۆر شت ئەگەر نا زۆر شتەیە بگوتێتم هیوادارم توانی بێتم قسەیەک بکەم ئەگەر شتێک ما بیتنەوە لە ناو پرسیارەکان بە بڕوای من دەتوانم لی هەڵبهێنزم و قسەی زیاتری لەسەر بکەم شت هەیە بەڵام خۆش ناکەم کاتتان لێ بگرم بەڕاستی ئەگەر پرسیارێکە بیتنیان داواکاریەکە بیتنە من لە خزمەتتاندا دەبم و شتەکەش بە بڕوای من ناستە ناوخانی ئەکادیمی من ناوی لێناکادیمی ئەوەی کە باسم کردووە هەموو ڕەئی خۆمە و لە ئەنجامی ئەزمموی خۆم هەڵم هێنجاوە زۆر سپاسان دەستت خۆش بێ زۆر زۆر سپاس کاک سەرکەوت بەڕاستی شتەکە هەم کورت و هەم پخت بوو بەس من حەزم لە هەندێک نمونە بوو مەسەلەن ئەگەر پرسیاریەوە بکەم آخر شعرت کرابێتە گۆرانی کامەیە کە ئەگەر شعرەکەت لەبەربی یان لەبیربی و توێش کردی تێ گۆرانی ئەو دواییان لە پرسیاریش وەردەگرێت وەڵی ئەو ماوەی کۆمەڵە گۆرانی گوترایە دکتۆرجان یەک لەوانە گۆرانی چەرخفەلک بوو کە چەرخفەلک ڕاستە ئەوەی درامایەکە بەڵێ زنجیرەیەک بوو کە پێدا ڕەمەزانی کرا دەدانەوێکی باشی هەبوو ئەگەر شعرەکەت لەبەرە لە بیرە یان لەبەردەستە پێمان بڵێ خراپ نییە بەسەر چاوەوە دەگەڕ ئەنجامم لێرە هەیە زۆر باشە ئەگەر ناس سێ کەس دەستیان بەرز کردەوە لە بۆ پرسیارکردن ئەوان وەردەگرین هەتا دەیبینەوە ئەو بۆ چار لەبەر دەستمە شارەکە داگەر ئەوەی فەرم سڵاو و ڕێزیشم هەیە لە بۆ برادران دەستیان بەرز کردیان بەس با شارەکەتان بە عەجەلە لە بۆ دەخینەوە عەجەلەی مەکە کاتمان هەیە زۆر باش پیری و سەد عەی کاکە ببورن پیری و سەد جوانی دەرێ عینەکەت لێ دێ مەمنونتم چەرخ و فەلەک بەر لە ئێستا دنیا بچووک وەک تۆپی دەستی مناڵیم پاک و بێگەرد و بەریگ بوو وەک سەردەمی بڕووگاڵیم لە نێوانی مرۆڤەکان هەستێک هەبوو خودایی بوو هەر کەس بۆ یەک جێی متمانە و ئەو پەڕی دڵنیایی بوو ئەی شاکاری دەستی ڕۆژگار ئەی پەروەردەی دەستی ئازار پێ بکەنە بە چارە نووس بفرە وەکو مەلی باڵدار دنیا چەرخ و فەلەکێکە دەمێ بۆ سەر دەمێ بۆ خوار جارجار دەتبات بۆ ئەو ڕێیەی دەگاتەوە بەختی نادیار زیندەخەوێک دنیای پێشووی لێ کردومە بە ئاوێنە گریان و زەردەخەنەشم نیشان دەدات لە یەک وێنە بە خەیاڵی ئەوەی ئەوەم دنیا خۆی نیشان بداتەوە تەمەن ڕۆییوە بێ ڕەحمە ئاور لە یاد ناداتەوە خۆشەویستی لە دەست چوومان چیرۆکێکی پڕ پرسیارە هەر کەسێک دڵی شکا ئەبێت ئازارێکی بە هەزارە دەستی هەنا بۆ یەکبەرن مەبنە قوربانی دەستچینە خۆشەویستی براوەیە لە سارای وێڵی ئەم ژینە مەهێڵەن ڕق وێرانی کات ئەوەی ماوە لەم گەردوونە خۆشەویستی سەرمایەیە لەناو ئازاری ئەم بوونە ئەی شاکاری دەستی ڕۆژگار ئەی پەروەردەی دەستی ئازار پێ بکەنە بە چارە نووس بفڕە وەکو مەلی باڵدار دنیا چەرخ و فەلەکێکە دەمێ بۆ سەر دەمێک بۆ خوار جارجار دەبات بۆ ئەو ڕێی دەگاتەوە بەختی نادیار دەگاتەوە بەختی نادیار زۆر خۆش زۆر سپاس ڕاستی شارەکە بە تایبەتی لەگەڵ چیرۆکی باڵێن درامایکەش زۆریی لەگرتەوە نازانەوە چیرۆکی ئەو شعردانانە لەسەر داوای ئەوان بوو یان
لەسەر بیرۆکەی درامایەکە بوو. ڕاستی ئەو شارە بەڕاداندا بوو، ینی چەند شەوێک لەگەڵم دانیشتن هەموو سیرۆکیان لە بۆ جێڕامەوە، بە تایبەتی کاک بیلال کە بەڕاستی ئەو وای کرد کە بکەومە ناو دنیای حەدەسەکان، چونکە بەڕاستی بەوە سفکردنە تو باش لە ئینسانش پێکە تووشی کۆما بۆ تووشی دابڕان بۆ لەگەڵ واقع زۆر زەحمەت بوو. ئیدی هەموو وێنەکانم کۆ کردەوە لەو شارە، کاتیشی لێ نەبردم ڕاستی، ینی بەس بەڕاداندانەکەم مەبەست بوو دەبا فکرێ ئەو دەیوێتن ئەمن لە بۆی دروستکەم ئەزمونێکی نوێژ بوو بە نسبەتەن. دەستت خۆش بێ سەرکەوتوو ئینشاڵڵا. با هەندێکەوە پرسیارانە وەرگرن کە دەستیان بەرز کردێتەوە، دوو بی سێ بێ ڕەنگە باشتر بی لەبەر کاتەکە. کەسێک لە فەیسبوک نووسیتی چیا سەرکەوت دەڵێ چی هەیە بۆ هونەرمەندانی ئێستا، ئەوە یەک هەر بە نووسین ناردیتی. ئەویتر لە چاتیش پرسیارە کاتیە دەڵێ لەوانەیە بەشێک لە گۆرانی بێژە تازەکان ئەو توانە دەنجیان نەبێ کە شعری ڕەسەن بەکاربێنن، بۆیە پەنادە بەنەبەر ئەو شتەی کە ئێستا با بڵێن لەبەردەستە ئەوە مامۆستا ئالان وا دەڵێ. ئەگەر کامەران وەرگرین ئەوانەی دەستیان بەرز کردێتەوە، کامەران فەرمو دەتوانێت مامۆستا کامەران نازام ناوەکان وەکو خۆی دەرێم ببورن لە هەر غەڵەتێک. فەرمو کامەران مایکەکەت بکەوە پرسیارەکەت یان سەرنجەکەت بخەڕوو. شەوتان باش مامۆستانی بەڕێز، سپاس دەکەم، زۆر سپاسی مامۆستا سەرکەوت دەکەین. بەڕاستی مەوزوعەکی زۆر جوان و چاچێ بژاردیان، دەستخۆشی لێ دەکەین، سوپاسی دەکەین. بەڵام پرسیارێکمە بوو لە مامۆستا سەرکەوت دەربارەی بەڵێ ئێستا شعری کلاسیک چ موشکلەمانیە لەوەی کە بکرێتە گۆرانی، بەڵام شعری نوێ لەبەر ئەوەی هەروەکو جەنابتان شارەزان وەزن و قافیەی نیە کە دەکرێتە گۆرانی بڕێک بە زەحمەت لەعنی بۆ دادەندرێ و بە زەحمەت گۆرانی بێژ دەتوانی کۆنتترۆلی بکە. ئەوجا عەزمان لێ بوو مامۆستا زیاتر ئەو نقطەمە لۆ ڕۆکاتەوە چۆن دەکرێت شعری نوێ بکرێتە گۆرانی. بڕێکەگە بە زیاتر بە تەفسیلۆمان باز بکات. زۆر زۆر سوپاسی هەموو لاکتان دەکەین. زۆر دەست خۆش، زۆر خۆش مامۆستا کامەران، زۆر سپاس. گەیشت کاگرافاتیش وەردەگرین ئەو جوابیان بدەوە ئێستاش فەرمو کاگرافات. دووبارە سڵاو، ئەو کاتتان باش باشتر. زۆر دەستخۆشی لە مامۆستا سەرکەوت دەکەم. بەڕاستی شەوەکەی لە ئاوادان کردینەوە، بە تایبەتی ئەو شعرێکە خوێندەوە زۆر خۆش بوو. بەڕاستی ئەم سەرنجەکەم هەبوو وەکو پرسیارێک ئاڕاستەی مامۆستای یەکەم، اختصاص لە شعردا هەیە تایبەتمەندی بۆ نمونەیەکێک بڵێن ئەوە تەنها شعری گۆرانی دەنووسی، ئەوە بڵێن تەنها شعری منداڵان دەنووسی، ئەو بێت تەنها شعری دڵداری دەنووسی. ئایا یعنی دەکرێت شاعر اختصاصی هەبیتن، یعنی برێن ئەوە تایبەتمەندە لەو بواری وەکو هەر زانستەکی دیکە، یان هەر وەکو هەر بابەتێکی دیکە، یعنی شعر دەستە ئەو بوارەی ئەو قاڵبەی. سپاس دەکەم لە وەڵامدان. دەستت خۆش سەرفات کاک سەرکەوت. ئەوانە جواب بدەوە دوای ئەو بەشان ئەو بەڕێزانەی تر کە دەستیان بەرز کردێتەوە هەڵیان دەبژێت. سەرچاو بەنسبەت کاک کامەرانی سڵاو ڕێزم لە بۆی هەیە یا لە مەسەلەی بەخشانە شعر. ئەمن هەر وەکو گوتمەوە ڕێی خۆشمە هەموو شعرێک دەبێتە گۆرانی لەبەر ئیقاعی تێدایە، ئیقاعیش حەیزێکی زەمانی داگیر دەکات، یعنی ئەو سێگۆشەی دمەکانی ئیقاع خۆی دەبینێتەوە. بەڵێ پەخشانە شعریش دەکرێتە گۆرانی، بەڵام قدرەتی ئاوازدانەری دەبی ڕەچاو بکەین، بزانین چه ئاوازدانەرێک شعر لە بۆ پەخشانە شعر داکەن. پەخشانە شعر ڕاستە تەرکیبەی ڕستەکانی کەم و کورتی تێدایە لە بڕگا، ئاوازدانەر ئیش لەگەڵ بڕگە دەکاتن. بڕگەش پێک هاتووە لە بزوێن نەبزوێن، لەکوێ ئەوانە پێک دەبین تۆ ئاوازیان لە بۆ دروست دەکاتن. بە بڕوای من پەخشانە شعر شەر نییە لەسەر یەک ڕتم بڕوە بە ڕتمی جیاواز.
بە تەحویلی مەقامی جیاواز بە ئەداکردنی گۆرانی بێژی جیاواز یعنی لە بۆ نمونە گۆرانی ڕستەیەک بە ئەدایەک ئەدا دەکاتنی گۆرانی بێژەکە دەکرێت لە ڕستەی پاشی لە بەرەوەی وا دەخوازی تعامل لەگەڵ بەخشانە شعر دەکەی ئەمری واقعا ناچاری ئەتو هونەرەکانی تکەی لە پێناو بخێیە قوربانی هونەری ئەداکردنە هونەری مۆسیقیە هونەری ئیقاعە هونەری مامەڵەکردن لەگەڵ شەڕ ئەگەر با بڵێن پرسیارەکەت ئەگەر ئەوە تێرم کردنی بە وەڵامەکەی بەڵێ بەخشانە شعر دەکرێت ببێتە گۆرانی گرنتی ئەوە نادەم بێتە گۆرانیشی ناجە ئەگەر مەگەر ئاوازدانەرێکی باڵادەست و ئاست بەرز ئیشی لەگەڵ بەنسبەت کاک ڕەفعەتی وڵی یەکێک پرسیارەکان ئەگەر جواب دەمەوە دکتۆر زۆر باشتر دەیت باش زۆر باشە لەمە پاتێکێنە یەکێک ئەوەی کاک ڕەفعەتی مەسەلەی اختصاص بگوتی بەڵێ هەیە بەڵێ ڕێز و خۆشەویستیم لە بۆ کاک ڕەفعەتی هەیە تەمان بە بڕوای من شعر لە اختصاص دەرچووە ینی بڵێ ئەوە شعر لە بۆ گۆرانی دەنووسی ئەوستا لە بۆ نمونە مامۆستا ڕۆستەم بازەڵانمان نەبوو شعری لە بۆ گۆرانی دەنووسی کەچی قەسیدەی تەغریبیشی دەنووسی کە نوێ خوازانە بوو هەیە ئەگەر خۆت ئەتو قەتیز بکەیت هێنا ئەو دنیاەیە کە دەتەوێت اختصاصی تێدابینی بە بڕوای من غەدر لە خۆت دەکەیت لەبەروی ڕەنگە توانایت و گەشتی تکەشەبی ئێستا من بەنسبەت خۆم ئەم خۆ پێم ناخۆش نییە پێم بڵێن شعر لە بۆ گۆرانی دەنووسی بەس پێم ناخۆشە پێم بڵێن شاعری گۆرانی ئەخر ئەم کۆمەڵک تەجروبەی کەم هەیە ئەزمموی کەم هەیە لە هێڵە گشتێکی شعر نووسی قەسیدەی نووسی ئەو منە قەسیدەی پاتەشێت کە پەخشانە شعرە یارنامە نووسیەکە دنیایش هەیە شعری هەڵواسراوم هەبووە شعری قەسیدەی بەسەڕی دنیایش کە بووە دوێ ئەو توانایانە بە شاعیر هەڵبژاردننی شاعیر خۆی دەبەستمەوە کە ئەو بەخۆی حەزی لێ لە بۆ منداڵ بنووسی بەڵام نابێت اختصاص نییە لە شعر دەست خۆش بێ دەست خۆش مامۆستا ئاگرین هادی مامۆستا ئاگرین فەرموو ببوورن بەڕێزان بە ڕیزبەندی دەڕۆم کە لە لای من دەردەچێت گلەی مەکرد لە ئەوکەی لە لای من چێ لە ناوەکە لە سەرەوەی لێرە دێمە خوارەوە مامۆستا ئاگرین فەرموو ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش سڵاو لە مامۆستای ئەشق و جوانی بەڕاستی ئەم شەو یادگارێکی خۆشی بەبیر ئێمە هێنایەوە من ئەو کاتێکە لە کۆلێژی پەروەردەی بنیاتم بەڕاستی کاتێکە مامۆستا دکتۆر فواد ڕەشید بابەتێش پێ بابەتی ڕخنەی ئەدەبی کە من خۆم زۆر ڕقم لە شعر بوو بەڕاستی ئەو کاتی کە ئەویش هۆکارەکەی چی بوو کارەکەی بکە من لە هەندێک شتم دەنووسی لە قۆناغی سەرەتایی یعنی مامۆستای وا هەبوو سەرکوتی دەکردم بەداخەوە ئەوە بووە هۆکارێک بۆی کە من هەتا ئەو کاتی گەیشتمە قۆناغی زانکۆی زۆر ڕقم لە شعر بوو یعنی قەدەری منی جوا بوو کە لە بەش زمانی کوردی وەربگیرم بەجە پرسیارەکەم ئەوەیە ئایا تا چەند گرینگە بە تایبەتی شعر یعنی لە قۆناغی سەرەتاییەوە دەست بکرێت بە پەروەردەکردنی تاکەکان یعنی تۆ لە قۆناغ یەکەوە منداڵ بەهرەی هەیە ئەو بەهرانە لەگەڵ خۆی گەشە دەکاتن بەڵام تۆ پێت وایە یعنی ئەو پەروەردەکردنە دەبێتن هەبێتن چونکە زۆرمان هەبووە من لە دواناوەندی شعری دەنووسی بەڵام بەداخەوە ماوەیەک لێدا دەبڕا کەسێک نەبوو کە پاڵپشتی و پشگیری بکە ئەو پرسیارەکەم پرسیاری دومیشم تێڕوانینی تۆ چێ دەربارەی شعری نانۆ یعنی ئێستاوە شتێکە و پێیا وە زۆر جار تۆ شعرەکەش دەخوێنیتەوە نازام چێژت پێ نابەخش زۆر سپاس دەکاتشم گرتن مامۆستا زۆر سپاس دەست خۆش کاگاگرین دەست خۆش مامۆستا سپاس دەکەم کاگاگرین بەنسبەت شعر لە قۆناغەکانی سەرەتایی ئەم نمونەی خۆم باز دەکەم باسی ساڵانی کۆتایی هەفتا دەکەم و چێ دەرسی بۆ من گوتی چێ مامۆستانی بووە ئەمە نەگەدەوانە نەبانە هەرگیز خۆشەویستی شعر لای من چەکەرەی نەدەکرد یەک لەوانە مامۆستا عەبدوڵڵا دووسۆز دەرسی بەمە دەبێت سرودی بەمە دەبێت عەزیزگەردی مامۆستان بووە خۆشەویستی فۆلکلۆر و وشە و زمانی کوردی ڕۆستەم بازەڵان مامۆستانی بوو لە قۆناغی سەرەتایی ها طبعاً گرنگترین شت ئەوەیە لە قۆناغی سەرەتایی دەرسی سرودە دەرسی سرود تۆماتیکی سرود ڕات دەشێشت بۆ خۆشەویستی شارەکەی باوەڕ دەکەی دیوانی کاکەی فەلاح جگەرگۆشەکان
نیوەم لەبەر بوو شەو ڕۆژ دەمخیندەوە بەڵێ لەگەڵ ئەوەما کە دەرسی سرود کە تۆماتیشی پەیوەندی بە شعر هەیە ڕات دەچێشی لە بەناو شعر گرنگی پێ بدرێتن و لە قۆناغی یەشی سەرەتاییەوە تاوەکو دەگاتە 6 بەردەوام بخوێنێتن پرسیاری دوم دکتۆر جیان تو بەبیرم بینەوە ئەنانۆ باسی شعری نانۆی کرد زۆرن شعری کۆمپلیتی هەیە شعری تەغریبی هەیە ئەمن هەموو دەم دەڵێن شعر هەرچی ناوێکی لێ بنەی هەر دەگەڕێتەوە سەر ناوەڕۆکەکەی کە پێی دەڵێن شعر ئەویش بە سەلیقەی خۆت چەند لە شعر شارەزایی دەزانی شعری باش چیە و شعری خراپیش چیە ئەوە هایکۆیە ئەمە ئەتا سەردەمی شعری کلاسیکی تەفەنون هەبوو لە شعر نووسی چوارینەیەشیان دەنووسی ئەوها دەخوێنراوە ئەوها دەخوێنراوە ئەواش دەخوێنراوە ئەوە تەفەنون بوو دیارەوە لە بن جوعبەی مەلایەکان کە خۆشەویستیم لە بۆیانەیە مەلای حجرەکان زۆر خزمەتی ئەدەبی کوردیان کردیە ئەتا بەو تەفەنونە کابرایش بەلیغبی کە بێی چوارینەیەک بنووسی بە سێ لا بخوێنرێتەوە شارەزاییەکی زۆر باشە هەبی لە هونەرەکانی شعر ئەمە نانۆم گوێ لێ بووە مامۆستا هاشم سەڕاز ئەگەر غەڵەت نەبم یەکەم داهێنەری نانۆیە ئەگەر غەڵەت نەبووم ها پۆستەرە شعرا نانۆیە مۆبایلی شعرا کە کاکزانە زانە خەلیل داهێنایە یەکەم کەس هەمووی دەستەوە ناوخانی شعر هەمووی پێی دەڵێن شعر ئەو جە سەلیقەی ئینسان دەیناسێتەوە زۆر سوپاس دەکەم خۆش مامۆستا نێچیروان وەلی مامۆستا نێچیروان فەرموو بەڵێ دەستان خۆش بێ سڵاوتان لێ بێ کاکسەر کەوت بەخێر بێ وە دەستخۆشی لە مامۆستانی بەڕێزی کەمێ بیناریان سازە بە تایبەتی کاکتۆر هیمداد دەستخۆشتان لێکەم وەڵا کاک سەرکەوت کۆمەڵشتی جوانی باس کرد دەستخۆشی لێکەم دیارێمە لە مێژووی شاعری گۆرانی یاخۆت لە گۆرانی لای کوردەشتێکی نامۆنیە یعنی ئەگەر هەر بگەڕێنە تۆزە بگەڕێنە دواوە بۆ نمونە چەندین گۆرانی بێژی ینی بەتوان نامەنەوە بۆ نمونەکرێن ناوی سەید ئەسغەڕی کوردستانی بێنین کە بۆ خۆی ینی هەر مێژوویەکە لە گۆرانی تەنانەت شاعریەکی وەکو مستەفا بەجی کوردی لە دیوانەکەی ڕنگ بناوی دەیان گۆرانی بێژی هێنابێکە لە سەردەمی بابانەکان هەبوونە باسی دایان ئامێری مۆسیقای کردو باسی مەقامەکانی کردو منەر بۆ خۆم بەنیازم توێژینەوەیەک بنووسم سەبارەت بە مۆسیقا و گۆرانی و گۆرانی بێژ لای شاعریەکی وەکو مستەفا بەجی کوردی کە دیارە لە سەردەمی بابانەکان لە پاڵ گرنگی دان بە شتەکانی دیکە گرنگی تایبەتیش بە گۆرانی دراودەنا چۆن باسی ئەم دایان گۆرانی بێژ و دایان ئامێری مۆسیقی و دایان مەقامی کوردی کە ئەو بۆ خۆی گرنگە جا بۆیە گرنگە کە لەگەڵ باسکردنی مێژووی گۆرانی کوردی شاری گۆرانی مەقام لەبیر نەکەین وە شتێکی کەش لەبیر نەکەین شاعری سۆفیزمی کوردی کە بۆ خۆی بنەمایکی زۆر گرنگە بۆ شاری گۆرانی کوردی ئەبینینە خانەقا و تەچیەکانی کوردەواری هەمیشە بە دەف و بە ئەو ئامێرانی کە لەو خانەقا و تەچیانە بەکاراتوە ینی جۆرە شاعرێک وتراوە کە لەگەڵ گۆرانی زۆر ساز بووە بۆ نمونە شارەکانی وەفای شارەکانی سافی کەمانە بۆ خۆیان سۆفی و دەروێشیش بوون و دوازار شارەکانیشان زۆر یارمەتیدار بۆ بۆی کە بکرێنە گۆرانی و کراوێتە گۆرانی و گۆرانی بێژی بەناوبانجیش کردوێتی لەوانە کرێ بڵێن مامۆستا عەلی مەردان شاعری سافی کردو و وەفایش زۆر شاعری کراوەتە گۆرانی ئەوەی کە بۆ من گرنگە ناوڕۆکی شاعری گۆرانی کوردی کە زۆر جاریانی و ئەمەوێ سەرنجی کاکسەر کەوتیش بزان کە زۆر جان ناوڕەکەی زۆر دابەزێت ئاستێکی زۆر نزمیانی بۆ نمونە داواکردنێکی ئەگەر بڵێم پاڕانەوەیەکی خۆ بە بچووکردنەوەی زۆر زۆر بۆ ڕەگەزی بەرامبەر کە لە کاتێکە ینی زۆر جاراوتریان ئەگەر بێت و ئەو ناوڕۆکە لە شاعری گۆرانی دەربێنی ڕنگ بێ زۆر جار ناوڕۆکێکی دیکەمان نەمێت کە خۆشبەختانە شارەکانی کاکسەر کەوت تۆزە دوورە لەولایەنە بەڵکو جەختی لەسەر کۆمەڵە بەها کردوەوە بۆ منە بەهای خۆشەویستی بەهای ڕێزگرتن بەهای وەفاداری یان باسکردن لە کۆمەڵە معاناتی ناو کۆمەڵگە لەوانە بێوەفایی جەفای ڕۆژگار کە زۆر گرینگە ئەمانە بخرێتەوە ناو ناوەڕۆکی شاری گۆرانی ئێمە بینین بۆ منە نالی کە شارەکانی دوزار کراونتە شاری گۆرانی باسی یاری کردووە بەڵام لە پاڵ یارەوە چەمچی فەلسەفیشی باس کردووە بۆ نمونە مامۆستا مەزەری خاڵقی کە شاری نالی کردوتە گۆرانی ئەو لە پاڵی کە باسی یارکرا بەڵام چەمچی فەلسەفیش خراوەتەوە و باسی کۆمەڵە باسی گرنگیش خراوەتەوە جا پرسیارەکەی من بە کورتیوێت چەند گرینگە ینی
ناوەڕۆکی شاری گۆرانی تەنیا ئەوە نەبێ باسکردن بێ لە ڕەگەزی بەرامبەر لە ئافرەتێک جۆرێک پاڕانەوە لی ئیتر وەکو بڵێن زۆربەی نەچێتە ئەو ڕاستێکە نزار قەبانی دیارە شاعرێکی گەورەی شاری گۆرانیە بەڵام زیاتر کە نای ئەومان دێکسەر باسکردن لە ئافرەتەوە بەڵکو تۆزێک ناوەڕۆکی شاری گۆرانی فراوانتر بێ کۆمەڵێک بەها کۆمەڵە چەمچی ئینسانیش لە خۆی بگرێت دووبارە دەستان خۆش بێ و زۆر سپاس زۆر سپاس کاگنیچیەوە زۆر سپاس دەکەم دیارە لە پێشەشی قسەکردن لەسەر شاری کلاسیکی کوردی و وەکو ناوەڕۆک من بەڕاستی نەپڕژامە سەری ڕاستە بە شعر باسکرایە بە شعر نالی باسی ئالەتە مۆسیقیەکانی کردیە تزیلی دوایی بەڕاستی من ئیسعافی نەکردم زاکرم لەبەرەوەی شتەکە شەفەیی بوو دەبی ئیشارەت بە وەفایی بدرێت لەبەرەوەی وەفایی هەم دەنگ خۆش بووە هەم ئاوازدانەریش بووە ئاوازی شیرین تەشی دەڕێسی هی وەفایی خۆیتی بەخۆی دایناوە زۆر سپاس دەکەم لە بۆ تێبینیەکانت ئەمن قسەی زیادم نییە تەنیا ئەوە نەبێتن تەسەووف یان شەری کلاسیک بە بڕوای من مۆرکەچی لیریشی سەفاسەتی تێدا هەیە زۆر شەری جوان هەیە ئێستا وەکو کەنز وەکو جەوهەر دەتوانین ئەمە ئیشی تێدا بکەین و ڕۆحەشی دیکە بەبەر گۆرانی کوردیدا بکەینەوە گرنگترین شت کە باست کرد مۆزوع واتە ناوەڕۆک من بەڕاستی تەماشای خۆم دەکەم تەماشای گۆرانی بێژی وڵاتانی دەوروبەر دەکەم ناوەڕۆشی گۆرانی تورکی عەرەبی فارسی زۆر زۆر لەمە دەوڵ لەبەر هەندێک قەید و قیودیان شکاندیە بەڕاستی ئەویش مەسەلەکە خواستی کۆمەڵگایە لەگەڵ وشیاری گۆرانی بێژەکەی ئێستا من لە بۆ نمونە پێم خۆشە گۆرانی بێژەکەیدا بیتین وەکو داریوش ئەو کەلیماتانی وەکووی لە بۆ دابین کە پێم وایە داریوش شۆڕش دەکەن گۆرانی ناڵێ بە گۆرانی گوتنەکەی جگە لە لایەن ستاتیکیەکەی شۆڕش دەکات لە بۆ جوانیەکانی ژیان قسان دەکات هەتا ئێستامەوە گۆرانی بێژە نەدیتەوە بەڕاستی ئەو توانایان تێدا دیتی بیتنیان ئەو خواستەی هەبیتن بێن ناوەڕۆکە لە من داوا بکاتن کە ناوەڕۆکەی لەسەروی ئەو شتانە بیکە بوتراوە من لە مێژە قراری خۆمدایەکە بە ناوەڕۆکی پێشتر و سوا و گۆرانی ناڵێ چکە گۆرانی کوردی دوو ڕێی لە پێشیان بگەڕێتەوە لە بۆ ئەسلی فۆلکلۆر کە پێم وایە باش دەکات نەک ئەو کەلیماتە ڕزی وانە و داتەپیوانێکی ئێستا دەیبیستین هیچ سەلیقەیەکی جوانی پێوە دیار نییە بەس لەبەرەوەی شعر بەکارهێنراوە لە پێناو خواستی ئاوازەکەی یان خواستێکی ئانی وەختی مەوسمی ئێستا مەوسمیش نمایە گۆرانی هەیە مانجێک دەژی یەک جار دەدرێت تەواو بە هزار دلار لە یوتیوبی دادەندرێتن و لایکی لە بۆ دەکڕێتەوە ئەو ناو دەست کەشبوونە بە بڕۆیان مەهیەتی گۆرانی ئەوەیە کە منداڵێک لەسەر زانی کردێتەوە لە بۆ نمونە گۆرانی سمۆرەخان 10,000 جێمێ ڕادێت باوەڕەکەی گەورە وسکە جێ ڕادێنی لەبەرچ لەبەرەوەی لە دنیایەکی بەری ئەو هەڵقوڵایە لە ویژدانەوە صادقانە لە دڵەوە لە بۆ دڵ زۆر سپاس دەکەم کاگنی سیروان دەست خۆش مامۆستا کاک ئیدریس محەممەد ڕەزا من بە تەفسیل جواب دەدەمەوە ئەگەر تەواو ئیدریس محەممەد ڕەزا کاک ئیدریس بەڕێز ئەلو بەڵێ مامۆستا فەرمەوە مامۆستا ئیدریس مایکەکەم ناکراوە ببورن ئێستا کراوە باش بەڵێ باشتر لە جەنابیشت فەرمە کاک سەرکەوت شەوتان باش شەو باش دەستخۆشی لێ دەکەم هیوادارم سەرکەوتوبی جەنابەت ناوێکی لە شاری هەولێر واتە ڕقەمێکی توانی تا کە جێدەستی خۆت دیاری بکەی توانی تە کۆمەڵێک شاری باش بۆ هونەرمەندانی شاری هەولێر و دابنی کاوان بیکەنە گۆرانی تر بە حەزی خۆیان بوو بێ خود لەسەر داوای خۆیان بوو بێ خود هەست و سۆز و خەیاڵێک بوو بێت کە لە ناخی تۆ هەڵقوڵا بێت و ئەوان ئاوازیان بۆ داڕشبێت و کردبێتیان بە گۆرانی لە هەموو بارەکانە دەستخۆشی لە جەنابەت دەکەم بەڵام ئەوەی کە دەمەوێت وەکو پرسیار نابەزەوەی کە دەمەوێت بابەتەکەی جەنابەتی پێ دەوڵەمەند بکەم چکە من بەخۆشم هەر پسپۆڕی و بوارم ئەوەیە کە وەکو شاعر ناببورن پسپۆڕی ماستەرم هەیە لە وێنەی شعری لە دیوانی تەمەنی ئەحمەد محەممەدی شاعر لەوانەیە جەنابشن لە نزیکە و بیناسە ئینشاءالله نوخشە بێ لە جەنابشتان ئەوەیە کە
یەکەمین شت شانازی بکە بەوەی کە تۆ ئەتوانی شعر بنووسی بۆ گۆران ینی بەلا تۆ ناخۆش نەبێت لە سەرەتا ئاماژەت بە شتێکی واکرد کە لەلا زەحمەتە بە پێچەوانەوە شانازی بکە بۆی کە سەرکەوت ڕسوڵ شعرەکانی کاریگەری لە لای شاعران و هونەرمەندان دروست کردو و کاریگەریش بە ڕێگەی دەنگ و ئاواز و هەستێکی جوانەوە دەگوازرێتەوە و دەسێتە نێو هەموو ماڵەکانەوە وەکو ئاماژە بچکۆلەی کە ئێستا ئاماژەت پێکرد لە ماڵی سمۆرەخانە کە ئێستا لە ماڵی هەموومانە هەیە و هەمومان لە بەرمان. خاڵی دووەم ئەوەیە کە بەڕاستی ئەو شعرانەی کە دەنووسێت بە هەمووی تعبیر لە ناخ و دەروون و هەستی خۆت بکات یعنی لەسەر داوای من نەبێت شعرێک لێ داوا بکەم بۆ گۆرانی بۆ نمونە من حەزم لە کچێک بووە لێکردیا بووینەتەوە دوایی دەمێ شعرێکم بۆ بنووسی حاڵ و مەسەلەمان ئاوا بووە نە ئەو شعرانەی کە خۆت دەتەوێت گرنگی بەلایانی کێش و سەروا و مۆسیقای ناوەی شعرەکانت بدا بڕوا بکە گەلێک شتی جوانی لێ دەتوانرێت یعنی ببێت بەیشێک لە بە بەهاترین گۆرانی خۆشەکانی ناوچەی هەولێر و دەوروبەری ینی خۆ بەزمەرز نییە بریتی بێ لە مەخام لەوانێ لەناو حەیران و لەناو لاوکی شابڕین بۆ من ناوچەکانی سەرەوەش جێگەی خۆی بکاتەوە. خاڵێکی تر کە گرنگە بەلای منەوە کە شاعیرانی وەکو جەنابتان گرنگی پێ بدەن من ڕاستە لە بابەتەکەی خۆما گرنگیم بەلایانی وێ نەداوە بەڵام لایانی ڕەوانبێژی زۆر شعر جوانترە کات من شەش لایانی گرنگی ڕەوانبێژیم لە ناو دیوانەکەدا بەکارهێناوە ئینشەڵڵا لە نزیکەوە لە دەرفەتێکا بە خزمەت جەنابت بگەم من لە هەولێر دادەنیشم لەوانەیە بتوانم بە خۆشحاڵی وەر نامەکەی خۆم کردومە بە کتێب و پێشکەشی جەنابتانی بکەم زۆر گرنگە لایەن سەلامەتبی گرنگە لایانی ڕەوانبێژی لەبیر نەکرێت یعنی لایانی ڕەوانبێژی چەندێک تۆ گشت لایەنەکانی ڕەوانبێژی بە هەموو ڕەگەزەکانیەوە بەکاربێنی لە ناو شعری خۆدا دڵنیا بە شعرەکانت هێندە بەهێزتر و چاکتر و باشتر دەبێت بۆی کە سەرنجی هونەرمەندانی گەورەی وەکو مەسەلەن عەدنان کەریم و وەکو بەهجەت یەحیا و وەکو هونەرمەندە گەورەکانی تر ڕابکێشێ بۆی کە ئەوان حەزکەن کە شعرەکانی جەنابەت ببێت بە یەکێک لە گۆرانەکانیان. خاڵێکی تر کە هەرەمەوێت لەگەڵ جەنابەت باسی بکەم ئەوەیە کە گرنگی بە وێنەش بدەیت چونکە بۆ نمونە کاتێک کە گۆران باسی کۆپلێ شعری خۆیەکە دەڵێ کانیەکی بەرتریفەی مانگەشە و لە بنیا بلەرزێ مرواری زی خوچە و یعنی تۆ سیری ئەو هەموو وێنە جوانە بکە کە گۆران دروستی کردووە کانیەک تریفەی مانگەشە و ینی ئەو وێنە جوانی تر کە وێنێکی جوڵاوە باسی چیەکە باسی ئەوەکە کاتێک لە بنیا بلەرزێ مرواری زی خوچە و خۆخۆی زی خوچەوەکە نازوڵێتەوە ئەوە ئاوەکەی دەزوڵێتەوە لە بەرکانەکە دەڕوا بە چاوی ئەمەوە هەستەکە کە زی خوچەوەکە دەزوڵێتەوە ئەم وێنە جوانانە ئەگە لە ناو شعرەکانی خۆدا زیاتر ڕنگ پێ بدەیتەوە من دڵنیام کاری زۆر باشتر و چاکتر و لە پێشتریشەکەی وە جەنابەت وەکو بیدایەت پێم وتی ڕەخەمیت لە هەولێر هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم تۆزێک درەنگ هاتمە ناو بەرنامەکە چکە درەنگ پێم زانی بەڵام زۆر بەڕاستی خۆشحاڵ بووم بۆی کە الحەمدوللا توانایەکی باش دەتوانی جێی خۆت بکەیتەوە من هیوادارم بە زووترین کات نامەی ماستەر و دکتۆرا لەسەر شعرەکانی جەنابیشت بنووسێت و ببێتە بابەتێکی ئەکادمی لە ناو زانکۆ و پەیمانگاکانە بخوێندرێت و هەموو لایەنە جوانەکانی ببێتە راپۆرتەکانی گشت قوتابیان بۆ تەخەڕوج دووبارە هیوای سەرکەوتن بۆ خوازم سەرکەوتوو بن ڕقم تەلەفۆنیشم لە چات بۆتان بەزێڵم لە دەرفەتێکا جەنابتان بین و دیارە لە برای خۆتان وەربگرن زۆر سپاس مامۆستای سپاس زۆر سپاس مامۆستایگیان بەڕاستی هیچ قسەیشی زیادم نییە لە بۆ سەر قسەکانت لەبەرەوەی لە ڕوانگەیەکی ئەکادمی وەکو پیاوێکی شارەزا لە ئەدەب و لە شعر خۆشحاڵم کە یەکێژینەوە لە شارەکانی کاک ئەحمەد محەممەد کردووە کاک ئەحمەد محەممەد لەمێژە خۆی لە بوارە ماندوو کردووە جێی دەستیشی دیارە بەڕاستی ڕێز و خۆشەویستیم لە بۆ هەیە سلااو ڕێزم لە بۆت هەیە ئینشاڵڵا دوایی تەواصلمان دەبێتن ڕقم تەلەفۆنەکانمان ئاڵوگۆڕ دەکەین بە خۆشحاڵیەوە من ئامادەمە گوێ لێ بگرم و شت لێ فێر بم. زۆر سپاس ئەمە یەک تعلیقی بچکەم لەسەر قسەکانی هەبوو کاک سەرکەوت تەنها ڕقم نییە لە هەولێرە بەڕای من لە هەم کوردستان و کورد لە هەر چێبی لەوێن درێژ دەنجی هەیە چونکە دیوانەکانی شایدن سیدێ دەنگجەکانی کە شتێکی نوێیە ئەوانیش ساعدن بەسەر ئەو ڕوونکردنەوە هەبوو. دکتۆر پەروێنی ژوەرگرێن دکتۆر پەروێن عوسمان لە زانکۆی سۆران ئەگەر پێم وابێت دکتۆر پەروێن فەرموو.
دکتۆر پەروین دەتوانێت مایکەکەت بکەیە و فەرموو. کێتان لێمە؟ سەرەتا زۆر سپاسی کاک دکتۆر هیمداد دەکەم کە زۆر شەو ئاوە ئاشنامان دەکات بە بابەتی باش و بە وێبناری باش و زۆر سپاس دەکەم و زۆر خۆشحاڵم کە کوڕی خاڵی ئازیزم دەبینم کە لە وێبنارێکی ئاوادا کە ڕێز و خۆشەویستم بۆی خەیە. طبعا شعرەکانی جێگەی خۆشحاڵیە بۆ من، یعنی کە دەیخوێنمەوە بەڕاستی شعری دایک کە وەکو سمبڵێکی لێ هاتێ لە نێو هەموو گۆرانیەکانی کە لە سەردایک گوترایە. پرسیارم ئەوەیە کە تا چەند سەرکەوت ڕەسوڵ پابەندی زمانی شعریە، تا چەند خۆی بەلایەنی زمانی شعری دەدا. من پەسپۆرەکەم لە زمانە، بەڵام دەبێ بزانم ئایا بەپی ئاستەکانی زمان تا چەند گرنگی بەوە دەدا کە خۆشی هەندێک ئاماژەی پێدەلایەنی فەرهەنگ و لایەنی سیمانتیک و لایەنی بەڵێ باسی کرد، بەڵام ئایا ئەو بنەما یان ئەو ڕەگەزە شعریانەی کە زمانیەکێکە لەوانە خۆی پابەندی قوتابخانە ئەدەبیەکان کردووە یانیش ڕێچکەیەکی تایبەتی خۆی هەیە لە زمانی شعری؟ چونکە من چەند ساڵ پێش ئێستا قوتابیەکەم توێژینەوەی دەرچوونەکەی لەسەر شێوازی شعرەکانی سەرکەوت ڕەسوڵ بوو. بەڕاستی یعنی پلەیەکی زۆر نایابی هێنا لەسەر ئەوەی کە زۆر بە جوانی شێوازەکەی ڕوون کردبەوە. هیوادارم وەکو مامۆستایان باسییان کرد ببێ بەنامەی ماستەر دکتۆرا لەسەر شعرەکانی. پرسیاری دووەمیشم ئەوەیە ئایا وەکو شاعر خۆی کاتێک شعر دادەنێ ئاوازەکە لە خەیاڵی خۆیدا گەڵاڵە پێ دەکاتن یان ئەوەتە بەس شعرەکە دەنووسێ و دوایی دەینێرێ بۆ با بڵێن ئاوازدانەران؟ دووبارە دەستخۆشی لێ دەکەم و چاویشم ڕۆم بۆ دەستی ئێوەش خۆش بێ. سپاسان دەکەم. زۆر سپاس دکتۆر، زۆر سپاس. فەرمۆ. زۆر سپاس دکتۆرە، ڕێز و خۆشەویستیم هەیە. زۆر سپاس لە بۆ خزمی ئازیزم هاوکوێنی خۆم. خۆشحاڵم کە لە پێگەیەکی ئەکادمی وا بەرزدا دەبین و بەشداری لە بەرنامێکی دەکەیت کە پرسیارە ئاراستەی بکەیت. زۆر سپاس دەکەم. تەمان کە باسی زمانی شعری دەکەی، زمانی شعری بەبێ شێواز ناتوانانی قسەی لەسەر بکەیت بەبێ کەرەستە زمانەوانیەکانیش. زۆر زارۆیە شاعیر بە کۆمەڵە کەرەستی خۆی دەناسێتەوە. لە کۆتاییدا ئەو کەرەستەیە کە بەکاری دێنیتە هەندێک وشە و مفرەدات هەیە دەبێتە شێوازی ئەو شاعیرە. ڕاستی دەوێتن ئەم بخۆم نامێ قسەم لەسەر بکەم. سوداینە ئیشی بێکۆڵە ڕەخنەگر ئەوەیە کە شێوازی شعری من یاخود زمانی شعری من دەستنیشان بکات. حەت شاعیر بە بڕوای من نابێ باس لەوەی بکات. وەکو بیرکردنەوە حتمما هەموو شاعیرێک بیر دەوەی دەکاتەوە کە بە چ زمانێک ئەو شارە ئاراستە بکات. لەبۆ نمونە شعرمان هەیە پێویستی بە زمانێکی کۆنکریتیە بەڕاستی. ئێستاگەر بێت و لە ناو فەیسبووکەکەم گەتەوە شار بکەیت دەبینی چەند تەرحا تێڕوانی نێشتێدا هەندێکیان هەیە زۆر سادە وەکو سال الممتنع بیرنەوە کردەوە سادەی خۆ بەدەستەوەنە دەر ئەوە لە زیاتر لە شتە ڕۆمانسیەکان بەکاردێت. بەڵام زۆر زارێک پێویست بە زمانێکی میکانیکی هەیە لە بۆ تعبیرکردن لە قەزیەشی گەورە. بەڵێ زمانی شعری لەلای من گرنگیش تایبەتی خۆی هەیە. پرسیاری دووەم وڵی نازانم دکتۆر ئیسعافم بکات دکتۆریندا نەمزانم لەبیرنسەوە پرسیاری دووەمی دکتۆر پەروین وڵی ئەم نازان دکتۆر پەروین لەسەر خەتمایە ئەگەر پرسیاری دووەم ئاراستە بکاتەوە فەرموو ئاخۆی پابەند کردیە بە شێوازی زمان نووسین تیرنووسین. بەڵێ کاک سەرکەوت مەبەستم ئەوە کاتێک کە تۆ شعری بابڵین گۆرانی دەنووسی بیر لە ئاوازەکە دەکەیەوە یان ئەوە تا دوایی؟ بەبیرماتەوە دکتۆرە. زۆر سپاس. تەمان زۆربەی زۆری ئەو گۆرانانەی کە من نووسیمە بەڕاستی دکتۆرە چەند گۆرانیەک نەبی کە بە تەکلیف نووسیمە، ینی با بڵێن گۆرانی بێژەکە داوای لێکردیمە ئەوەندا بەژنی ئەوەن دەبی باڵای ئەوەن دەبی ناوقەدی ئەوەن دەبی هەندێک شعر هەیە ئەو حاڵەکە ئەم لە ڕقڕاچوومە پێشم زۆر بە زەحمەتیم کرایەک لەوانە گۆرانی بەوە باوانم ئەوەی کاک زەکەریای نەسیدیدایە
من ئاخر گۆرانی بوو لەو سیدیەکە لە بۆم تەواو کرد لەناو ستۆدیۆی بوو بە دوو تەلەفۆنێکی ڕەبت کرد لەگە ماڵیان لە بۆ منیش لە هۆڵندای ئەوە تەوان زکرایەتەوە چیرۆکی تایبەتی خۆشی هەیە بەڕاستی دوو کۆپڵە نووسی بۆ ئەویت کە مابوو ئەر تەواو نەبوو کاتەکەوت برادرەشیش لێو لە تەلەفۆنەکەی لە بۆ تەحویل دەکردی یادی بە خێرناوی کاک ئەحمەد بوو ئیدی ئەو شعرەکانی لە بۆی ڕوان دەکرد بۆ کاک زەکەریە مثلشی خۆش قەوم ئاواز لكل مقام مقال جێ نییە باسی بکەم سڵاو ڕێزم هەیە لە بۆ کاک ئەحمەد و کاک زەکەریاش بەڵام زۆربەی زۆری ئەو شارانەی کەدام لە بۆ گۆرانیەکان یان ئاوازەکەم لە بەردەست بووە یان بە شعرەکە حاضر دایکمێ ئاوازیان لەسەردانەیە بە قەنەعەتی خۆم ئەوانەی کە بە شعر دایکمە هونەرمەندەکان بە تایبەتی لە بۆ نمونە دوو گۆرانی پێدەڵم کە لەلای خۆم زۆر خۆشەویستن گۆرانی بۆچی هاتی لەگەڵ گوڵەگەنمە کۆچەریەکەم کە وەکو شعر دایکماوە باشە بزانە ینی فەرقەکە ئەوەیە هەندە گۆرانی شەیە بە ئاواز لەبەردەستم بووە ئاوازەکە لەبەردەستم بووە حاضر وەکو کێڵگەیەکی نەغەمی ئەمن وشەکان لەناو چاندیە زۆر شعریشەیە بە خۆم دامنایە لەحنیشم لە بۆ دامنایە وەکو چی نمونە بەسەر چاو نەک هەر یەک لەحنیش سێ لەحنم لەسەردانەیە ئەوە پێشەشی دکتۆرە پەروینی ذکری عشقی تۆیە یا شێخەم دوێنێ گەڕی حاڵە لەناو ئەشکە ئەم سوتێنێ شار بە شار و چێو بە چێو من دەربەدەر بووم بۆ میلاد شوێن بە شوێن تەچیە چیە بێڵم بە دوای خەڵوەگات لەناو عیرفان توامەوە ناموراد بووم بگەم بە تۆ وا دەڵێن یوسفی گوم بوو دێتەکەن خەم مەخۆ شێخی سەنعان مەم و فەرهاد وەکو منیان لێ نەهات ئەوان ڕۆین لە ڕێی عەشقا چیمە لەم نەبات ئەسیری تۆم دەروێشی تۆم موریدی تۆم وەکو ئەیوب لەناو سەبرە شەهیدی تۆم زۆر سپاس دکتۆر ئەوە لایەن چێوە کرایتە گۆرانی ئاوازە دایتە چێ ئەوە وەکو ئاواز لە مقدمەی گۆرانی من دەروێشم بەدەنجی عەبدجەباری بەڵام ئاوازی خۆم لەو قسانەی مامۆستانێ چیروانوەلی کە گوتی دەبیشتی فەلسەفیشی تێدابێ ڕەنگە یان چەمچی سۆفیزمی تێدابی لێرەیەکە وەکو نمونە ڕەنگە تاوا ئاخر ئەگەر تێبینی کاکسەتۆ لەگەڵ چیرۆک و سەربردە ئێستا دەبینی هەندێک گۆرانی هەیە بەڕاستی تێکستەکەی کە دەخینەوە هیچ سەربردەک و چیرۆکێکی تێدا نییە ئەو بەرزەوتی تەنها ڕەنگە پارانەوە چی تەواوی هیچی تر بەڕای تو لە شعری گۆرانیش وەکو چیرۆک وەکو پلۆت یان وەکو چنین دەبی هەبی وانە بەڕای تو کە بەڕاستی ئەو نمونەی جەنابەت هەمجار کە زۆر من بە خۆشحاڵی باسی دەکەم مەسەلەی بوچی نیاز بوو بوچی نیاز ڕەنگە یادیارەتی خۆشبی هەم تێکستەکەی با بڵێن کە چەند بەشێک بوو وەکو دەڵێ ئەوزەم هەتا چەندی ڕۆی 1 2 3 1 2 3 و 4 بوچی یادگار بوو بەڵام هەمون لەلای خۆم 5 و 6 داناوە کەلیماتەکان نیشان ئاوازیشان حاضرە بەس ئیدی زەمان فریای نەکەوت بەبستمەوە بۆ پرسیارەکە سەرنجەکە ئەوەیە دەبی لەناو شعری گۆرانیش وەکوتر چیرۆک هەوی کە سەرهاتەبی ینی وەکو دەڵێ نەکەروە شتێک بی بەس ئانیبی یان بەس بۆ هەنوو پێی دکتۆر جان سپاس دەکەم لە بۆ مۆزوعی بوچی نیاز حەزیە بوو بەڕاستی بووە چیرۆک ینی بۆ گۆرانی بەش کە خەڵک بە تەوسەوە چاوەڕێی دەکرد یەک بەخۆم بەشی پێنجەم و شەشەمیشم تەواو کردووە دوو دێر لە بەشی پێنجەمت لە بۆ دەخینەوە لە خۆزگە لە جێی کارای سپید کفنی مەرگت لە بەربایە خۆزگە لە جێی ئەڵقەی پەنجەت کۆتی عەشقم دەستایە بۆ نەدەکرا دادم کردبایی لە دادگای عەشق و ئەوینە شەرمەزار بای عیبرەت بایە بە بەرچاوی ئەم دنیایە
ئەو پێشکەشتوی کات دەستت خۆش بێ زۆر سپاس بەڕاستی کاک سەباحیش زۆر بە جوانی ئەدای کرد خاستن ئەوانی تر بەڕاستی ئەو چار بەشەی کە بڵاو بووە یەک ئاوازیان تورکی بوو بەشی یەکەم بەشی دووەم و سێەم و هەتا بچی یادگارەکە شەرسێک ئاوازی کۆم بوو هەر بۆ معلومات دکتۆرژیان دەستت خۆش بێ زۆر سپاس کاک نێچیروانیش دەڵێ شعری گوڵەگەنمە کۆچەرەکان بەڕاستی شعرێکی زۆر جوانە دەڵێ بزان بەشی دووەمیشی بەدووادا هاتوانی بەڵێ بەشی دووەم و سێم میشەیە کاک نێچیروان ڕاست زۆر باشە دەستت خۆش بی کاتەکەمان بەرەو تەواوبوون دەچی باوەڕناکەم کەسی تر پرسیاریە بێت چەندە ئەو بابەتە قسە و باسی زۆر هەڵدەگری بەڕاستی بابەتێکی هەم گرنگ و هەم بەپێز بوو هەم ئێڵقایەکە و با بڵێن باسکردنی ئەزمموی خۆت سپاس دەکەین هەندێک لەو ناوانەی کە ئەتوپیان سەرسامی لە بواری شعری گۆیانی چێن ئەوانەی یان جیلی پێشە تۆ یان جیلی هاوتەمەنی تۆ یان لە دوای تۆ بەڕاستی زۆر باسی کاک عەبدوڕەحمان بێلاف دەکرێت وەکو یەکێک لەو شاعرانی کە زۆرێک لە گۆرانیەکانی نازانم ژمارەیەکی زۆر دەگوتێ سەرووی 1000 شعری کرابێتە گۆرانی کاک ڕێدار سابیر هەروە مەجموعەیەکی ترن یانی جەنابەت ئەو ناوانەی کە خۆت بە خەیاڵتدا دێ کە باسییان بکەیت چێن تاوان زۆر سپاس دەکەم بۆ ئەو پرسیارە دەبۆ ئەو ڕوژاندنی ئەو ناوانێکە ناویان دێنم تەوانە من ڕێز و خۆشەویستم لە بۆ هەموو کەسێکەکە بە تایبەتی لە بواری شعری گۆرانی چکە دەزانم چ بەڕێژانێک و ئازارێکی دیوە زۆریشمان بەڕاستی مەغدوری دکتۆرجی گۆرانیەکە کلیپ دەکرێتن ناوی مۆنتێرەکەی لە بەروی ناوی خۆیتی ناوەکەی زۆر بەزەقی ناوی کامیرەمانەکەی لە شاعیرەکە و لە ئاوازدانەکەی گەورەترا ئەوە یەک لە معاناتەکەمانەکە یانی ژۆتێ بە عەجەلە دەیبڕن لە تەلەڤیزیۆنەکان هەر نایڵن کەس ناوەکە نووسایە من زۆر ڕێز و خۆشەویستیم لە بۆ مامۆستای گەورەم قزمی خۆشەویستم جەبار حەبیبەیە قازانجم لێ کردێ بەڕاستی یەک لەوانەیە کە دەست ڕەنجینە لە شعری گۆرانی پێم وایە ئەویش ئیشی خۆی کردووە و لە ساڵانی هەفتەیەکان و کۆتایی هەفتەیەکان هەشتەیەکان بەرهەمی زۆر جوانی پێشکەش کردووە تا بۆگەش لەگەڵ کاک زەکەریا عەبدوڕەحمان بێلافە بە تایبەتی کە پێشە من ئەو ئیشەی کردیە و دەست ڕەنجین بۆ تێیدا گۆرانی زۆر جوانی تێدا هەمیتەوە سڵاو ڕێزم لە بۆیانەیە کاگرێدارە کە هاوتەمەنی خۆمە ئەویش دەست ڕەنجینە کۆمەڵە گۆرانی جوانی نووسیوە کاک ئیسماعیل فرماڵیە پێم وایە شاهیدێکی متەکاملە لە شعری گۆرانی بەڕاستی محەممەدە زۆری کە هەیە ئێستا برادری کەمانەیە قەهار شێخانیە ینی بمبورن کە ئێستا ئیسعافم ناکاتن کاک شاڵاوە ناکەیت ناوەکان هەمووی نایە بەس ئەوانێک کە بەڵێ ئەکا مەحمەدە بوو لە نواتەکان شتی زۆر جوانی سەریعی دەنووسی هەتا بۆ دوای مەزوعە گۆرانی جوانی لە بۆ کاگەردەڵانی جوانەمەرددانە ینی بەڕاستی ئەوانە هەر هەمووی جێپەنجی خۆیان دیارە هەر یەشی شایانی ئەوەیەکە پیکەرێکی لە بۆ دروستکردن لەبەرەوەی ئەو سەمەعەتە ئەو مەسلەی شعری گۆرانی قابلێتێکی زۆر تایبەتی دەوێت وەکو گوتم جێی مۆسیقی بی معلوماتت هەبی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بزوێن و نەبزوێن بڕگا لەگەڵ یەک فاریزە لە ناو شعر کات و تەوزیفی دەکەی حساب لە بۆ گۆرانیەکەی دەبی بکەیت حساب لە بۆ سەکتەیەکی ڕاوەستانێکی خاعی دەکاتن قورسە زۆر ڕێز و خۆشەویستیم لە بۆ هەموو ئەوانە هەیەکە ئێستاژ ناوم نەهینان زۆر داوای لێ بنیشان دەزانم خەڵکی دەستت خۆش بێ ئاخر کۆمنت کاک نێچیروان نووسیتی لە چاتەکەی بزانم شتێکی گرنگە کە چەند گرنگە ئەو شعرانەی گۆرانی وەربژێردرێنە سەر زمانەکانی دی ینی مەسەلەن شعرەکانی ئەوانی کراونەتە گۆرانی ئەوانە وەربژێردرێن بۆ سەر زمانی انگلیزی باسی نمونەچی کردیە کە ئەمە وەکو ئەکادیمیا وەکو گروپێک ئەم بۆ خۆم سەرپەرشتیم دەکرد شعری سێوەخان ئەوەی کاک ماهیر کردیتە گۆرانی ئەوەی ڕەفیق سابێت کراوەتە ئینگلیزی لەگەڵ هەندێک گۆرانی تر مەسەلەن زەکەریایە ئەردەلانە عەدنانە مەجموعەیەکە باسی ئەو خاڵی کردیا هەستم کرد لە کۆتایی ڕەنگە ئەوش شتێکی باش بێت نازانم شعرەکانی جەنابەتی چی تەرجەمە کراوە یان نەکراوە بەخوای کاک دکتۆر عەلی عەباس
هەندێک شاری تەرجەمە کردبوو کاتی خۆم بخۆم هەندێک لە بۆ برادرانی وێن دەرکە عەرەب بوون مەغریبی بوون هەندێکم تەرجەمە دەکردە بۆ عەرەبی بەڵام نوکتەیەکی خۆشەیە لە بۆ هەموو بابتە مسکل ختام وەکو دەڵێن لەسەر تەرجەمەکردنی گۆرانی هەموو گۆرانیی کوردی تەرجەمە بکەین لە هەندێک وڵاتی هەیە تووشی حکومدان دەبیەوە حکومدان دەبی وەڵا ڕاست طبعا ساڵی 98 لە کەمپی بووین لە هۆڵندا دکتۆرجیان ئەو ڕەشانە زۆر مەرەخیان مۆسیقا و دەنجی گەورەیە ئەو کاتیش مۆدیلی مسەجلەی دەبڵ سەماعی گەورە بوو دەبڵ کاسێت ئاخر سۆتیان دەدایە زۆری زعاجش دەبوون بەڕاستی سمەنە ساعت 6 دقیقە لەسان ڕم بۆ ڕم ئیشەکەشیان هەمووی قاعیوان ئیقاع و دەنجیان بەزم لە بۆ هونەرەکەشیان هەیە ئەوانش چوون تەزیلێکم کڕی بەدا دەخڵدنی ئەو پارەی هۆڵندی ئەو کاتی دەبڵ کاسێت بوو سەماعی گەورە بوو مارەکەی غرفەکەی منیش لەسەر وام بوو یعنی بڵند بوو هەموو سبێنەیە کاسێتی حەسەن زیرەشی هەبوو هەموو ڕۆژێ لێم دووبارە دەکردەوە قیژە بوو هەرایەک بوو گۆرانەکان لەمە زۆر خۆش بوو بەس لە بۆوان هیچ مانای ڕۆژی هات لە جیب سنتەری ئیشی دەکرد زۆر سوعبەتی دەکرد لەگەڵەمە وتی بەڕێزم دەکرێت زانم ئەو گۆرانی چ دەڵێ گۆرانیش حەسەن زیرەشی بوو ئەوەی کە دەڵێ گولەی دەرمان خوارد دەکەین و پێکەوە مژدەکە برادرشی لێن دەنگلیزی زانتر بوو تەرجەمەمان کرد گوتمان وەڵی ئەوە گۆرانی بێژەکە دەڵێتە ژنەکەی دەڵێ وەرە بەون و بە دەستمان تێکەڵ دەکەین مێردەکە دەکەین و هیدی دۆخۆمان دەڕۆین گوتی بەڕاست گوتمەرەوەڵە گوتی خەوە گۆرانی بێژەکە دەبی حکم بدرێ بە پێی قانونی هۆڵندی 15 ساڵ حکومە لەبەر ئەو تەژیعی قەتلی دەکاتن پیەوەی کە ئاوازی شعرش لە بۆدانە بەلایکەنی 5 ساڵ ئەوی جێش لێ دەگری 1 ساڵ بەلایکەنی وەردەگری لەبەرەوەی گوتی ئەجە باسی دەقەشکەشمان کرد ئەوەی دەڵێ سەکەی 14 ساڵە جە گوتی 14 ساڵی دەپان نابی هەرماتشی بکەیت نابی دەست حکمی لەسەرە سلااو ڕێزم لە بۆ کارنێسیوانی هەیە لە بۆ هەموو برادران لە بۆ خۆشەویستان هیوادارم هەردەم کوردستان ئاوەدان بی بتوانین بپڕژێنە سەر ئەوەی کە ئەدەب و هونەری خۆمان قایمین کەینەوە بتوانین ڕێچکەیەکی باشی لە بۆ ببینینەوە وەکو میلەتانی دیکە بەسەر پێی خۆی بکەوی کە پێم وایە ئێمە قایشی زەمەنیماندا کەناوە لەگەڵ ڕوتی مۆسیقا و هونەری دنیا کە لە چاوان لە دواوەی زۆر سپاس دەستت خۆش کاکسەر شاعر زۆر هەموو دەم پێشڕەو بووی لە داهێنانی شتی نوێ بە نسبەت منیش ئەو شەوە ئەزمونێکی نوێ بوو دەم سپاس دەکەم دەستت خۆش زۆر سپاس کاکسەرکەوت هەم لە بۆ کاتت هەم لە بۆ ئەو یادگاری خۆشانە و ئەو قسە باشانت ئەوە بەڕاستی دەبێتە مێژوویەک لەو مێژووی کە گوتت حەقوایە توێژینەوە زیاتر لێ بکرێت چونکە ئەوە تۆمار کراوە تازە دەبێتە ئەرشیفێکی جوانی ڤیددیۆی لەسەر بابەتی شعری گۆرانی کوردی کە ڕەنگە دواتریش توێژەران جێ لێ بگرن یان ئەوانەی گۆرانی بێژن یان ئەوانەی شعر دەنووسن جێ لێ بگرن دوای ئەمە لینکەکە لەگەڵ جەنابەت شێر دەکەن پاشەوەی لە یوتیوب بڵاو بۆ لە فەیسبووکی سەر بە لایڤ هەیە دەکرێت لە بۆ هەر کەسێک بنێردێ کە مەجالی نەبوو ئەم شەو لەگەڵمان بێ بەڵام بەڕاستی شەوێکی خۆش بوو تایبەت بوو سوودی زۆرمان بینی هەم بە قسەکانی جەنابەت هەم بە بەشداری هاوڕێیان و بەشداربووان لەگەڵمان بە سەرنج و پرسیارەکانیان دووبارە سوپاس لە ستافی ئەکادیمیای مێگامایند پلس کە ماندوو بوون بە ئامادەکاریەکان سپاس لە بۆ جەنابەت کە ئەو کاتە تەرخان کرد لە بۆ ئێمە بە تایبەتی بەکارهێنانی تەکنۆلۆژیا بۆ یەکەم جار بەو شێوەیە ئینشاڵڵا دەستپێکە و شتیتری بەدوادادێ سپاس بۆ بەشداربوانیش کە نزیکەی 90 خولەکە تەواو لەگەڵمانن ئێستا ساعت با بڵێن 35 دقەیە ئەمە ساعت 9 بزەوت دەستمان پێ کرد ئەوەش پەرۆشی وان پیشان دەدا لە بۆ ئەو بابەتە گرنگێ ئەگەر وشەی کۆتایی تەیە سەرکەوت ئەگەر ناتەواو زۆر سپاس دەکەم داوای سەرکەوتنتان لە بۆ دەکەم و ئینشاڵڵا دیداری دیکەمان دەبیتن و قسەی دیکەمان دەبی سپاس دەبێت و کەمە درێژی لە بۆ دەخوازم دکتۆریندا زۆر سپاس بەڕێزان شەوێکی شاد و ئاگداری خۆتان من کاتێکی خۆش لە بۆ ئەم لاک